کاتەوە هەموو کاتێکتان باش ئازیزان دۆستان وا جارێکی کە هاتینەوە خزمەتتان ئەم جاریان تەوەرێکی کەیە تەوەرێکی زۆر زۆر پێویست لە بواری سینەمایە کە بەداخەوە سینەمای کوردستان سینەمای کورد زۆر زۆر لی بێ بەشە ئەویش بەشی پیشەسازیەکەیەتی یاخوو با بڵێن ئەو کەرتانەیە کەرتی تایبەت یان دروستکردنی کۆمەڵێک کەمپەنی ئەم کۆمپەنیانە ئەگەر بێت و بوونیان هەبێ و لە پێشبڕچێیا بن و لە ململانی هونەری باشترکردنی بەرهەما بن لەگەڵ یەکتریە بڕواتان هەبێ سینەمایەکمان بۆ دروستە بێت سینەمایەک دروستە بێ خاوەنی شوناس و خاوەنی هەموو تایبەتمەندیەکی خۆی و بە هەموو دنیاە گوزەرەکات بۆ ئەم بابەتە بۆ ئەم تەوەرە کاک سۆران فەهیم ئەمڕۆ لەگەڵمانایە و حەزەکەین کاک سۆران بێتە ستۆدیۆ و ئێمە لە خزمەتیاین و بۆی ڕوونکردنەوە لەسەر ئەم چەمکە بات کاک سۆران گیانی ئاخوا بە خێر بێیت باندیەمان خۆشحاڵین بۆ تەوەرێکی زۆر زۆر گرنگ و پێویست هاتی بەشدار بووی لەگەڵمانە زۆر زۆر سپاستان دەکەم سەرەتا منی ڕێز و سڵاومەیە بۆ بەڕێستان بۆ هەموو بینەران و بیسەران و هەر کەسێک لە هەر شوێنێکی دنیا کە بەردەنگی ئەم توێژەیە کاک سۆرانجان لە لای ئێمەی کورد دیاردەیەک دروست بووە دیاردەیەکی زۆر ناخۆش یعنی کاتێک کە کەمپەنیە کەرتێک ڕێکخراوێک دروستە بێ و ئەیانەوێ فیلمێ بکەن و لە ڕێ فیلمەکە و پارە پەیاکەن هێرشێکی زۆر یەکرێتە سەر ئەڵێن ئەها سینەمای تجاریە سینەمای بازرگانیە ئەمە یەک ئەگەر ناشیکا و دەست لە حکومەت پانەکاتەوە دەسەڵاتی کوردی و وەزارەت ئەها گەندەڵیە و دەستیان کرد بە پارە خواردن ئیتر لێرەوە تووشی با بڵێن نامۆبوونێک بووین هەموومان هەتا ئەو کەسانی کە ئەم بڕیارانە شدن لە لای خۆیانەوە بۆ چوونی بەڕێستان لێرەوە چۆنە کێشەکە تێنەگەیشتنە ئەوستا سەرکەوت کێشەکە تێنەگەیشتنە لە چی لەوەی کە هێشتا ئێمە نەمانزانیوە کە سینەما خۆی جگە لە مەکە هونەرە سینەما بۆ خۆی ئابوووریەکی گەورەشە ئەمە یەکێ لە یاساکانی ئابوووریە کە تۆ ئەبێ لە پرۆسەیەکا بیت یانێ لە هەڵسوڕانی بەرهەم و هاتنەوەی داهات ئەتوانێت ئەم باڵێن ئابووریە بسوڕێتەوە ئەتوانێت ئیش بکات دەتوانێت بەردەوام بێت ئەتوانێت زیندوو بێ و ئەتوانێت خۆی نەوژەن و تازە بکاتەوە کێشەی کۆمەلگای ئێمە ئەوەیە تۆزێک بە دوای هەر مۆزوعێکا کە ئەڕۆین پراوێزەکەی لە خۆی گەورەترە بێتەوە یانێ لە باتی ئەمە کە ئێمە خەمی سینەمامان بێ خەمی پراوێزی سینەمامانە لە باتی ئەمە خەمی ئەوەمان بێ کە ئەم هونەرە بتوانین کارا بکەینەوە و ئەم هونەرە بتوانێت بزنسی خۆی هەبێ ژیانی تایبەتی خۆی هەبێ حیاتی خۆی هەبێت ئێمە خەمی پراوێزەکەیمانە خەمی ئەو قسە و با بڵێن پرۆپاگاندایە کە لە دەوری هەیە ڕاستیەکەی ئەوەیە کە سینەما لە کوردستانە بە دوور نییە لە گەندەڵی سینەما لە کوردستانە بە دوور نییە لە با بڵێن زۆرێک لەو مۆزوعانە کە خەڵکان باسیەکەن بەڵام باسیەکەی ئەوەی کە خەڵک باسیەکە گەندەڵیەکەی سینەما لە کوردستانە ئەوانە نییە زۆر شتی ترە زۆر شتی شاراوەیە کە لە کوردستانە ئەکرێت زۆر جار لە کوردستانە زۆر جار کە چی عرضکەم من ئەتوانم بڵێم تقریبا سەتا بەداخەوە لە کوردستان ئێمە هیچ شوێنێکمان بۆ ئامار نییە یعنی نەک لە سینەما لە هیچ بەشێکی ترە ئێمە ئامارێکمانی ئێستا گەر من بمێ ئامارێک بم ئامارێکی دقیق نییە بەڵام ئەو شتێکە لە خەیاڵیم نایە زیاتر لە سەتانەوەی ڕێژەی سەتانەوەی زیاتری بەرهەمەکان لە هەرێمی کوردستانە هیچ پارەیە پێیان ناکەم لە مارکێت و لە فرۆش و لە تیکت فرۆشی سینەمایە ئەمە بووە بە گەندەڵیەک لە کوردستان کە لە پارەی ئینتاجی فیلمەکە یان پارەی ئەو پارەیەکە تەرخانەکرێ بۆ دروستکردنی فیلمەکە کۆمەڵێک خەڵک لەم پارەیە هەڵەگرن ژیانی خۆیان ژیان ڕۆژانەیان ژیانی کۆمپانیەکەیان لەمە بەڕێ ئەکەن دوای فیلمەکە فرۆشرا نەفرۆشرا خەڵک بینەری بوو نەبوو مهم نییە مهمەوەیە کە تۆ بتوانی
لە 500,000 تا 1 ملیۆن دلار یان زیاتر تا 2 ملیۆن دلار وەربگریت لەم پارەیە ڕێژەیەکی بخەیتە گیفانی خۆتەوە ئیشەکە تەواو بکەیت ئیشەکە کەس بینی نەیبینی کەس نییە بە دواداچوونی بۆ بکە گەندەڵی سینەمای کوردستان ئەمەیە زیاتر اینجا ئەسە بە لەناو باسەکە و لەناو تەوەرەکە زۆرتری ژەگەین بەمە و ئەمە شیرەکەینەوە دەستخۆشی لێکم کاک سۆرانجیان بۆ وەڵامی و پرسیارە بەڵام من حەز ناکەم مەسەلەن لە ڕەوتی لە ڕێڕەوی بە با بڵێن بابەتەکەی خۆت تەوەرەکەی خۆت لادەم حەزەکەم زیاتر بچینە ناو باسی کەرتی تایبەت کە گرنگی و بایەخ و پێویستی و بنەماکانی و چی بکرێت بۆ ئەم چەمکە ڕاستیەکەی تەوەقعێکەیە لە کوردستان کە من زۆر جارەی بینم زۆر جارەیە کە بە تایبەت لە بواری سینەما باسی بەشەکانی تر و شتەکانی تر ئەگەر نەکەین بە تایبەت باسی سینەما بکەین هەموو کەسانێک کە ئیشەکەن لەم سەنعەتە و هەم کەسانێک کە با بڵێن بەردەنگی ئەم سەنعەتن بینەرن هەر شتێکە بێ حکوومەت بۆ نییە لەم مۆزوعە حکوومەت بۆ ئەم پارەیە سەرف ناکە حکوومەت بۆ ئەو پرۆژەیە نەکرد حکوومەت لەکوێی دنیا حکوومەتیەت لە ئینتاجی فیلمە پارێکی زل و زەبەلاح دائەنێت و دوایی چاوەڕوان ناکە کە ئەمە داهاتی کێ بێت هەیە ناڵێم لە هیچ شوێنێکی دنیا نییە بەڵام یان ئەویش هەر بە لای خراپا ئەڕوات یان مەبەستێکی باشەی تەیە چۆن ئەوەی کە بەلای خراپا ئەڕوا چییە هەنێ حکوومەتەکان یان پارەیەکی زۆر دائەنێن لەسەر ئایدۆلۆژی لەسەر هەر شتێک لە بنمایەکی سیاسی ئەو شتێکە بۆ خۆیان مهمترە پارێک دائەنێن لەسەرەوە ئینتاجێکی پێەکەن فیلمێکی پێەکەن هاتەوە نەهاتەوە مهمی لەبەرچی سیاسەتەکەی حیزبەکەی ئایدۆلۆژیەکەی بەرەو پێش بڕوات ئیتر ئەویتری مهمی بەشێکی تر هەیە کە حکوومەت پارەدا ئەنێت ئەو فیلمانەیە ئەو بەرهەمە سینەماییانە یا فیلمانەیە کە ئەیەوێت کۆمەڵگا لە ڕووی تێگەیشتن و هێزرەوە بەرەو پێش ببات و ئەو مەوزوعانە ئەو حکوومەتانە دەسەخەنە سەری و پارەی تیا سەرفەکەن کە کەرتی تایبەت و سینەما و مارکت زۆر بە دوایە ناڕوات ئەمە مەوزوعێکی ترە بە نمونە ما ئەتوانین بڵێن لە ئەنیمەیشن لە ئەفلام کارتۆن لە زۆرێک لە بەشەکانی ترە زۆربەی لە حکوومەتەکان یان ئیشەکەن لەسەر ئەمە بە نمونە لە ژاپۆن چەند ساڵێک پێش شتێ بەناوی فوتبۆڵ بوونێکی وای نەبوو بە ئەنیمەیشنێک کە حکوومەت زۆر پارەی لەسەر ئەمەدانا لەسەر فوتبۆڵ کردیان لە ژاپۆن ئێستا یەکێک لە باشترین فوتبۆڵەکانی با بڵێن ئاسیا هی ژاپۆنە و توانیوێتی بەم پارەکە لەوێ دانا و وەرزش و بە پێی دوای ئەوەشە بتوانێت ئابووری وەرزش بە قوت کاتەوە لە وڵاتە بەڵام ئەو شتێک کە حکوومەتەکان ئەبێ بڕۆنە سەری وە پەیوەندی زۆری بە کەرتی تایبەتەوە نییە فێرکاریە لە بواری سینەما و زیاکردنی زانستی سینەمایە وەکو زانکۆکان وەکو با بڵێن پەیمانگاکان و ئەمانە حکوومەت دەتوانێت هاوکاری ئەمانە بکات ئەوی تری لایەنی ئینتاج هەڵەگەڕێتەوە لایەنی پرۆدەکشن هەڵەگەڕێتەوە بۆ کەرتی تایبەت بۆ هەڵەگەڕێتەوە بۆ کەرتی تایبەت لەبەرەوەی کەرتی تایبەت خۆی لە خۆیە هەڵسەنگاندنێکی جوانی هەیە من وەکو پرۆدیسەرێک ئەگەر ئیشەکەم باش نەبێت ئەگەر بینەری نەبێت ئەگەر خەڵک نەڕواتە قاعەی سینەما ئەفۆتن ئەم پێورە ئەم سەنگی مەحەکە وا لە منەکە کە من کارێ بکەم کە خەڵک بیبینێت و خەڵک بەلای سینەما و بەلای قاعەی سینەما ڕاپێشن بەلای شاشەکە ڕاپێشن ێستا لەوانەیە قاعەی سینەماش نەبێت ڤیدیۆ بێت ئەم هەڵسەنگاندنە کە لە کەرتی تایبەتە هەیە زۆر شتێکی مهمە و ئەمە نەوژەنبوون و تازەبوونی تایە من وەکو پرۆدیسەرێ وەکو کەرتی تایبەت ناتوانم دەدانە فیلم بکەم لەسەر یەک مەوزوع یەکێکیان ڕۆشتە قاعەی سینەما فرۆشی کرد 2-3 تا 10 خەڵک ناڕوە اینجا منە بێ مەوزوعێکی تازە بێن ئاراوە من وەکو کەرتی تایبەت ناتوانم بەس بیرکەمەوە لە گەڕەکەکەی خۆم لە شارەکەی خۆم لە پارێزگاکەی خۆم لە حیزبەکەی خۆم نەخێر من ئەبێ وەکو کەرتی تایبەت بیرکەمەوە لە 7 ملیار بەشەرێکە ئەتوانن بینەری فیلمەکەی من بن اینجا ئینسان شمول و گیان شمول کاری تیا بکەم
ئەمانە گرنگی کەرتی تایبەتە، ئەو شتانەیە کە کەرتی تایبەت بۆ ژیانی خۆی پێویستی پێ و لە بەرامبەریشە وا ئەکا کە سینەمایەکی تازە، سینەمایەکی بەڕۆژ و سینەمایەک لەسەر بنەما زانستیەکانمان هەبێت. بەڵێ کاک سۆران منەوە حەزەکەم تێبینیەک لەسەر وەکو نمونەیەک بێنمەوە لەسەر یەکێ لەو چەمکانی کە باست کرد کە حکوومەت چی کاتێک پارە خەرجەکاتیان با بڵێن پشتگیری سینەما ئەکاتیا چی جۆرێکی سینەما لەم شارەی منە تا پێش داتەپینی ئابووری ئەمریکا لە ساڵەکانی 2013 ئابووری داتەپی لە کاتی زمانی بۆ شەولانجامی ئەو دوو جەنگەی لەگەڵ عێراق و ئەفغانستانە دوای ئۆباما هات و ئیتر بەرەو باشترکردنی برد تا ئەو کاتانە حکومەت بودجەیەکی سەرفە کرد ئەوەی کە ئاگام لێ بوو هەر کەسێ بیویستایە فیلم بکە شانۆیی بکە چالاکیەک بکات بۆ کۆکردنەوەی خێزان بۆ ئەوەی هەوڵدن چۆن خێزان لە ئەمریکایە گرێدەنەوە بە یەک چۆن لە بۆنە و تایبەتەکان هەمویان نزیکەنەوە لە یەک چۆن هەوڵدن ئەگەر کەڵچەرێکی دەرەوە بوو بێت کە هەر میلەتۆ لەگەڵ خۆیان هێناوێتی ئێستا گەشەی پێ بدەن وەکو نەریتێک بۆ ئەمریکا بیهەڵنەوە پارەیەکی زۆر خەیاڵی تەرخانەکرا باوەڕەتە بێ فیلمێک ئیشێک بەس بۆنیەوەی لێباتایە یەکسەر پارەیان بۆ تەرخانەکرد بێجگەلەوە تا ئێستاش هەر لەو بابەتە ئیش هەیە و کەناڵێک هەیە کەناڵێکی تەلەڤزۆنیە NRT نەک NRT NPR ئەم کەناڵە تەلەڤزۆنیە زۆربەی ئەو بابەتانە پێشکەشەکات سێ چناڵی هەیە سێ بەشی هەیە بەشێکیان بە تایبەت بۆ مناڵە و تایبەت ئەو فیلم کارتۆنانەشە کە با بڵێن لە بازار ڕەپارە ناکات بەڵام فیلم کارتۆنەکە زمانی مناڵ پاک و پاراوەکات و مناڵ لەسەر پەروەردەی خوێندن با بڵێن پەروەردەی خوێندنی ئەم وڵاتەکە ئەمە ئیشێکی زۆر تایبەتی بۆ کراوە چۆن مناڵ پەروەردە بکەن و ئەو کەناڵش بۆ ئەو بەشەت تەرخان کراوە خەریکی ئیشەیە خەریکی بڵاوکردنەوەی ئەوەیە ئەوە حکومەت پارەی بۆ تەرخانەکات پارەشی لێدا نەبڕیوە بەڵێ فەرموو قسەکەی بەڕێزان بە نمونە لە وڵاتانی ئسکاندیناوی زۆرێک ئەفلام کارتون کرا لەسەر چی هەر نمونەی لەسەر ئەوەی کە جەناب دەفەرمی لەسەر کارتونەکانت کە سەیرە کرد ئەنیمەیشنەکانە سەیرەکە ورچی تیا بوو بۆ زیاترکردنی خۆشەویستی کۆمەڵگا و خەڵکو و مناڵان سەبارەت بە ورچ بۆ لەبەرەوەی لەو کاتە لە وڵاتانە کوشتنی ورچ نەریەتێکی زۆر ناشرین بوو توانیان بەم کارتۆنانە ئەمانە بسڕنەوە یا لە وڵاتی ئێران بۆ کەمکردنەوەی ڕێژەی بەکارهێنانی کارەبا یعنی کارەبای زیایە بەکارنێت کاراکتەرێک دروستکرا لەوێ کە حتا ئێستاش حتا کەوتووەتە ناو زمانی کۆمەڵگا و زمانی بازاڕەوە ئەو شەکانی مستەڵەحەکانی ئەو کاراکتەرە ئەلموین بە لەمە تۆزێ دوورکەوینەوە ئەو شتێکە پێویستە کە حکوومەت بیکات حکوومەت پێویستە لە کاتێکە کە ئەگەر ئەبینێت ئەزمەیەکی گەورەی ماڵی لەسەر بازاڕەکان بە تایبەت لەسەر هونەر هەیە لەو کاتا ئەتوانێت هاوکاری کۆمپانیاکان بکات نەک هاوکاری بەرهەمەکان ئەمەش دیسان غەڵەتە بەنمونە لە هەنێ وڵاتە لەبەر نەدانی زەریبە ئیشی هونەری زەریبە نادا تەکس نادا کۆمەڵی فیلم دروستەکرا دیسان ئێرانە بەنموناهێنمەوە کە ئەم فیلمانە لەبەرەوەی تەکسنان ئەڕۆشتن لەگەڵ معاملێکی گەورە لەگەڵ کۆمپانیایەکی گەورە کارگایەکی گەورە بەرهەمێکیان دروستە کرد بە هاوبەشی ئەو کەرتە دوایی ئەو کەرتە زەریبەی نادا و ئەمانیش بەرهەمەکەیان نەخستە بازاڕەوە ئەمە بوو بە هۆکاری ئەوە کە کۆمەڵێک ئیشی زۆر خراپ ئیشی بێمستەوا کەوتە ناو بازاڕی سینەما لە ئێرانە و ئەمە کەم کەم حکوومەت تێگەیشت ئەبێت تۆزێ ڕێ بگرێ لەمانەش ئەمە ناکرێت لەبەرەوەی کە تۆ بەس زەریبە نەیت ئەمە لەلایەکەوە باشە ئیشی هونەری هونەرمەند لەوێ زەریبە نادا بەڵام ئەم دیوەکەی تریچی نابێ بڕوا بەرەوە ئەولە هەر شتێک هەر ئیشێکە بکرێت هەر کارێکە بکرێت هەر هەنگاوێکە هەڵگیرێت بۆ کەرتی تایبەت و بۆ سینەماوە بۆ هونەر بەڕای من ئەبێ زۆر زۆر لە هەموو جومگەکانی تری
ژیانی کۆمەڵگا چاودێری ئەمە بکەین کە بەرەولای گەندەڵی نەڕوە، چونکە ئەگەر هونەر خۆی بەرەو گەندەڵی، هونەر چییە؟ هونەر بەس ئیعترازکردنە بەو شتانەی کە هونەرمەند و هونەر پێ خراپە لە کۆمەڵگا. تۆڵێ من ئەمەم پێ باش نییە، ئەمە بێ بگۆڕێ، مە لایەنی ئینسانیەکەی، ئەمە لایەنی مرۆڤیەکەی نییە لە ئاستی مرۆڤەیەکە کە لەم سەردەما ئەژید، نییە لە ئاستی کەرامەتی ئینسانی منە، ئێکە خۆی تووشیاری گەندەڵی بووچی. مادام کە وایە ئەبێ هونەر وە سینەما زۆر زۆر چاودێری زیاتری لەسەر بکرێت کە بەرەو ئەم لای گەندەڵیە نەڕوە. و بەڕای من حکوومەت ئەبێ بە پێچەوانەیە شتەوە کە خەڵک گیری لێکاتەوە، ئەبێ زیاتر واز لە پرۆژە هونەریەکان زیاتر وازیان لێبێنێت و ئیشیان تیان نەکات، پارەیان بۆ سەرف نەکات. بەو شێوەیە حکوومەت ئیشی ئەمە بێت کە شوێنە پەروەردەیەکان ئەو شوێنانەی کە معنین بە فێرکاری سینەماوە ئەوانە زیاتر گەشە پێ بەجێ بهێڵێ بۆ کەرتی تایبەت، کە کەرتی تایبەت خۆی ڕێگەی خۆی بدۆزێتەوە، بازاڕی خۆی بدۆزێتەوە، ئابووری خۆی بدۆزێتەوە. یەکێتر لە گەورەترین کێشەکانی ئێمە لە کەرتی تایبەتە ئەمەیە کە تا ئێستاش ئەو بنەما غەڵەتەی کە حکوومەت پارەیاوە بووە بەچی؟ بە نمونە من خۆم کۆمپانیایەکم، ئەڕۆم داوا ئەەکەم لە کۆمپانیایەکی تر گەورە بۆ بەرهەمە هونەریەکەم بێ بە سپۆنسەری من، هەر پێکەنی ناویە. یانە چی؟ تۆ خۆت کۆمپانیایەکی بۆ داوای لە کۆمپانیایەکی ترەکەی پارە بە تۆ بەرهەمەکەت بەرەندێنیت. هەشتی وانە هاوبەشی مەبەستم نییە، مەبەستمەوە نییە کە دوو کۆمپانی پێکەوە هاوبەشی بکەن. ئەمە مۆزوعێکی ترە. ئەمە بووە بە هۆکارێکی، بووە بە هۆیەوە کە کەرتە تایبەتەکەشمان هەر دیسان کەرتێکی چۆن بڵێم ساوایەکی شیرەخۆرە بەردەوام چای وا لەوە لەکوێ شیرێکی پێ بدرێ بیخوات و بتوانێت بەوە بژیت. یەک دوو مۆزوعی تر هەیە لە سینەمای کوردستان، بە تایبەت من کێشەم هەیە لەسەری ئەوەیە کە بۆ چاوەڕوانین کە سینەما لە کوردستانە ئینتاجێکی زۆر زۆری هەبێت. کاکە وڵاتێکی 4-5 ملیۆن کەسین، ناکرێ ئێمە ساڵی 50 فیلم دروستکەین، نە بە پێی ئابووری، نە بە پێی با بڵێن ڕێژەی نفوسەکەمان، نە بە پێی بینەرمان، بە پێی هیچ شتێکی تر ئێمە ناتوانین ئەمە ئینتاجێکی زۆرمان هەبێت بۆ چاوەڕوان بین ئەم ئینتاجە زۆرانە بکرێت. کێشەیەکی تر کە ئێمە هەمانە لە کەرتی تایبەتە چییە؟ فێستیڤاڵەکانە. فێستیڤاڵەکان لە کوردستانە هیچ بایەخێکیان بۆ بەرهەمی ناوخۆ نییە. بەداخەوە مەبەستم ئەمە نییە بەرهەمی ناوخۆ بێنە خەڵاتی پێ بە، مەبەستم ئەوە نییە بەرهەمی ناوخۆ بخە سەر و بەرهەمی خەڵکەوە مەبین، نەخێر. مەبەستم ئەوەیە کە فێستیڤاڵەکان ئەتوانن چەند خزمەت بکەن کە بەرهەمی دروستتر بەرهەم بێت لە وڵاتە. بەڕای من سفر، هیچ. بۆ سەیری خەڵاتەکانی فێستیڤاڵەکان کردن لە کوردستانە، ئەو بەشەی لە سینەما کە زۆر مهمە، با بڵێن بەشی کورتەفیلم و بەشی دۆکیومنتاری و ئەو بەشانەیە کە بە باجەتێکی کەم خەڵکە ڕوا فێری سینەما ئەبێت و دوایی ئەم خەڵکانە ئەتوانن لە کەرتی تایبەتە کۆمپانیەکی گەورەی خۆیان دروستکەن. کوا چ بەشێکمان هەیە ئێمە لە فێستیڤاڵەکانی کوردستانە؟ بە فێستیڤاڵی فیلمی سلێمانیشەوە کە ئێمە وەکو کۆمپانیای مەستی فیلم ساڵانێک بەڕێوەمان بردووە، بەڕاستی بەشی کورتەفیلم ئێمە خۆشمان غەدرمان لێ کردووە. ئەمانە ئەو کێشانەیە کە هێشتا نەمانتوانی و چارەسەریکەین. مۆزوعێکی تر زۆر گەورە هەیە کە عەقڵیەت و بیرکردنەوەی هونەرمەند و دەرهێنەرەکانی ئێمەیە. من وتم وڵاتێکی 4 ملیۆن کەسی ناتوانین بەرهەمێکی زۆرمان هەبێت. ئەمە غەڵەتە ئەگەر وا بیرکەینەوە ئێمە ڕێژەی بینەرەکەمان ئەبێ بە 4 ملیۆن کەسەکە بێنە خێر. بۆ فیلمێکی ئەمریکی ئێمەش سەیریەکەین، بۆ فیلمێکی ژاپۆن ئێمە سەیریەکەین، بۆ فیلمێکی سوئیس ئێمە سەیریەکەین. فیلمی کورەی جنوبی چی؟ ئێمە چیمان لە کورەی باشوور کەمترە کە فیلمی ئەوانیەت لە ڕووی مرۆڤیەوەڵێن، نە لە ڕووی سینەما و ئابووریەوانە ناڵێن. لەبەرەوەی ئەوان ئینسان شمول و گیان شمول خەریکن ئیشی تیات، بەس ئێمە خەریکین بۆ گەڕەکێک ئیشەکەین. ئیشەکانی ئێمە هێشتا لە زاراوە و لەهجا کێشەی تایە. هەنێ تۆ هێشتا ئەگەر لە ئیشێکی ئێمە، لە کارێکی ئێمە، لە کارێکی هونەری ئێمە ئەگەر زاراوەی لێ بسڕیتەوە، کۆمەڵێک کۆنفلیکتی ناو فیلمەکە و لەدەسەچێت. ئێمە بۆ گەڕەکێک کراوە، ئەمە بۆ شارێک کراوە، ئەمە بۆ قەزاوناحیەک کراوە. ئەم ئەقڵیەتە کە ئێمە بە پێی نفوسمان کار بکەین و سینەماکەمان بە پێم نفوسە بێت. بە نمونە ئەڵێن فڵان فیلم 100,000 بینەری بۆ، جا 100,000 بینەر چییە؟ 100,000 بینەر کوێ ئەم سینەمایە لەم دنیاە ئەگرێتەوە؟
ئەم چەند کێشەیە هەیە کە بەڕاستی ئەبێ ئیش کاری لەسەر بکرێت و ئەم کارانە کەی ئەکرێت کاتێکە ئەمەیان بەش ئیشێک حکوومەتە کاری حکوومەتە ناوەندێکی ئامارمان هەیە چەند فیلم بەرهەم هات چەند خەڵک بینی چەند فرۆشرا پارەکان لە کشەوە هات چەند پارە گەڕایەوە چەند قازانج بوو ئەم شتانە هەر دیار نییە لە کوردستان کاک سەرکەوت یعنی ئێستا جەنابەت بڕۆ بە دوای داتایەکا بگەڕا بزانە لە سینەمای ئەم وڵاتە چی ئەگوزارێ هەر نییە لە هیچ شوێنی وەزارەتەکان خۆیان بۆ خۆیان وێبسایتێکیان نییە کە پیاو لە ڕووی بێ بڕوا سەیری بکات شوێن هەیە وەزارەت هەیە ناونەبەم باشترە ئیمێلمان بۆ کردوون کە ئێمە ئامارێکی فلان مۆزوعمانەوێ لە وەزارەتەکەی ئێوە وتوێ بڕۆ سەیری فەیسبووکەکەمان کە وەڵامێکی تر لە وەزارەتێکی ترەوە هاتووەتەوە بۆ ئێمە وەرن بۆ دایرەکەمان بۆ وەزارەتەکەمان لێرە دابنیشین کەیسەکان پێکەوە بیان ژمێری جا لە ئاوا شوێنێکە کە هیچ ئامارێ نییە هیچ داتایە نییە تۆ ئەتوێت چی چاکەیت تۆ چۆن نەزانی کۆمپانیاکان پێشکەوتون بەرەو پێشن یان نەخێر دواکەوتون بەرەو دواوەڕۆن بەچی یازان بە هیچ ئامارێک نییە ئەم چەند مۆزوعە هەیە کە ئەبێت ڕاستی بە جدیشی لەسەر بکرێتەمانە ئەگینا بە هیچ جێگەی کوی شوێنە ناکەێت کاک سۆرانجان چەمچێکی کە هەیە لە گرنگی و بایەخی کەرتی تایبەت بۆ هەموو بوارەکان و بە تایبەت سینەما ئەویش چەمچی پاراستنی ئابووریە پاراستنی با بڵێن بەڵێ هەر با بڵێن ئابووری و ئابووری کە باجەدا بە وڵات لێرەوە سوودمەنە بێ لەو باجەی کە لەو کەرتە تایبەتانەوە دەستێکەوێت بۆ ئەم چەمکە بۆ نمونە لە زۆربەی ئەم وڵاتانە و بە تایبەت ئەمریکا گەلێ جەرێمە ئەڵین چۆنە وڵاتە عمرێکی کورت و ئاوای لێ دەرچوو ئەمە لەبەرەوەی یەکەم جار کە هاتوون لەو کاتەوەی کە یاسان وسراوەتەوە بایەخیان بە پاراستنی ئابووری داوە چۆن چی بکەن بۆی گەشە بە ئابووری بدەن چونکە ئەو خەڵکی کە لە ئەوروپا و لە وڵاتانەوە هاتوون لێرە هاتوون لەبەرەوەی ئەم خاکە ئیشی تیا بووە ئیتر ئەمان هاتوون ئەمەیان ڕێک خستووە ئێستا لێرە لە ئەمریکا ئەگەر تۆ پرۆژەیەک تێ پرۆژەکەت کاتێکە ئەبەی پێشکەشی وڵاتێکی دەتەوێ بیخەیتە کارەوە یەکەم شت پێشم شتێک دێن تڕیدمارکێکم بۆت یعنی بۆت ئەپارێزن یعنی لۆگەی خۆت بەرنامەی خۆت هەموو شتەکانی تۆ ئەپارێزن بۆ و دەوڵەت ئیشی لەسەرەکات بەس تۆ بڕۆ تەرحێکی بکە بەس تۆ بڕۆ پێشنیاری بکە بۆ یەک شخصێک وەکۆی کە تۆڵی ئیمێڵێ بنێرە ئەگەر ئەو کەسە پەیوەست نەبێ بەو پسپۆری ئیشەکەی تۆوە کەست بۆ دۆزێتەوە نابێنەی دۆزێتەوە چونکە بۆ ئەم بیر لەوە ئەکەنەوە ئەبێ ئەو ئابووری تۆ بپارێزن کە ئابوووریەکەی تۆیان پاراست تۆ باز بە وڵاتە دەیت تۆ پارە لە ناو وڵاتە ئەهێنیت و ئەبیت گەشەیەکە دەی بە ئابووری وڵات ئابووری وڵات لەسەر ئەوە دروستە بێت ئەم کەرتە تایبەتانش لەم وڵاتە ئاوها پارێزراون بۆ کەسێکە وێرێ بڕوا با بڵێن لۆگۆی مەطعەمێک لۆگۆی هەر شتێک هەر بەرهەمێک کە دامەزراوەکە یەکێک ڕەنجی پێکێشاوە پێوە کێشاوە ئەتوانێت بچێ و لۆگۆیە بدزێ بۆ خۆی ئەتوانێت بچێ بەشێک لە ناو پرۆگرامەکەی مەنی و خواردنەکەی بۆ خۆی ببات ناتوانێت چونکە مافی پارێزراوە حەزەکەم بەڕێستان لەسەر ئەم چەمکە لە کوردستان و وەکو ئەو کەرتە تایبەتە و هەروەها وەکو مەستی فلمش حەزەکەم مەستی فلم چونکە بەڕێستان لەوێ ئەزمونێکی باشتێ و ئاگاداری زیاتر چۆن بینیتەوە وڵی کاک سەرکەوت بەداخەوە ئەمە ئەڵێم ئێستا تا ئێستش لە کوردستان ئەمە ناوەندێکمان نییە بۆ تۆمارکردنی سیناریۆ و بیرۆکە و ئەمە بووە بە یەکی لە گەورەترین کێشەکان ئەو کەسانەی کە ئیشی سیناریۆ ئەکەن لە وڵاتە ناوێرن سیناریۆکەیان بن بە براکەی خۆیان بیخوێنێتەوە لەبەرەوەی شوێنێک نییە تۆ تۆمارت کردی ئەو بیبات و ئیشەکەی تیابکە ئەبێ بەچی ئەبێ بە سڵحی عەشایەیی ئێکاکە و قەیناکە و تۆ گەورەتر بۆ و چی و ئالەمانە ئەنێ تۆ ئێسێمە بنمونە لە کۆمپانیا مەستیفین کێشەیەکی گەورەمان هەیە لەسەر لۆگۆکەمان لە لۆگۆی کە ئێمە ڕەجیسترمان کردووە لە وەزارەتی پیشسازی و بازرگانی ئێمە ڕەجیسترمان کردوم لۆگۆ هی فێستیڤاڵەکەمان
ئەبینی لە شوێنێکی تر بەکار دێت و ئێمە هێشتا واین لە ململانەی ئەمە دادگا تێبگەینین مافی لۆگۆ ڕجیسترکردن پەیوەندی هەیە بە چه وەزارەتێکەوە. ئەمە زۆر سەیرە. دادگا کە خۆی ئەبێ مەزدەری جیاکردنەوەی ئەمە بێ، ئێمە ئەبێ بڕۆین لەوێ شەرحیان بۆکەن قوربان ڕاستە ئێمە ئیشی هونەریەکەین، بەس لۆگۆکەمان ڕجیسترەکەمان پیشەیە لە شوێنێکی کە معنیە بەو ئێمە ڕجیسترمان کردووە و ئەمە بەلاڕێبردننی بیر و ڕاو هەموو شتێکی تایە. جیا لە هەر هەموو ئەمانە ئێستا فستیڤالمان هەیە لە کوردستان بە ناوی فستیڤاڵێکی دەرەوە، هەر ناوەکەی یەک ناوە، زۆر سەیرە. چۆن شتی وا ئەبێ؟ زۆر کێشەی ترمان هەیە ئەمە لە ڕجیسترا لە مافە. من بنمونە خۆم یەکێ لە کەناڵەکانی کوردستان بینیم کورتەفیلمێکی منی بڵاو کردەوە شەوە، بەیانەکەی تەلەفۆنم بۆ یان کردوتم کاکە دوێنێ شەو کورتەفیلمی ئابم ناو بڵاو کرایە. بەڵێ هی منە چۆن بڵاوتان کردوێتەوە؟ دەی شتێکی خراپمان کردەوە. بەڵێ شتێکی خراپە کردو. وەڵاو جەنابی وەزیر یاوێ بە ئێمە باسی چەند ساڵ پێشتان بووەکەم ڕۆشتم بۆ تەلەڤیزیۆنەکە ئەبینم جەنابی وەزیر لە حیزبەکەی ئەوانە تەلەڤیزیۆنەکەی ئەوە حیزبەیە ئاوا دەستی کردووە بە قاسەیەکە چی فیلم هەبووە هی فستیڤاڵەکە ئێمە نردومانە بۆیان ئاوا یاوێ بە تەلەڤیزیۆنەکە بڕۆ بڵاو چی لێکەیت. بەڵام ئەمانە خەریکە تۆزێک چارەسەر ئەبێت، یعنی ئەوەش نییە. خۆشبەختانە ئێستا میدیای بڵاوکردنەوەکان وەکو سوشیال میدیا وەکومانە لەبەرەوەی مافی ڕجیستر مافی کۆپیڕایت زۆر باش خەریکن ئەپارێزن، خەریکە کوردەکەش فێری ئەمە ئەبێت و ئەزانێت کە ڕەنجدان لەگەڵ ئایدیایەکە زۆر مهمترە تا ئەوەکتەوە بگرێ بە پرۆژەیەک. بەداخەوە ئێمە هێشتا کۆمەڵگاکەمان و بەشێکی گەورە لە هونەرمەندەکانمان وا ئەزانن هونەر و بزنس توشتی جیاوازە لەیە. بەڵێ جیاوازە، بەڵام ئەتوانن پێکەوەش. بۆ وەرزش بۆ بەنمونە فوتبال بزنس نییە؟ وەرزشی چە؟ ئەم دوشتە ناتوانێت جیاواز بێ لەیە، لەبەرەوەی ژیانی ئەمە ئەگەڕێتەوە بۆ سەر ئەمە کە بزانی ئابوووریەکەی چییە. زۆر ئایدیان بۆیێت پرۆژەم بۆیێت من لە ڕۆژە لە هەفتا لە مانگە یەکەم شت کە داوای ئەەکەم لیان ئەڵێم بزنس پلانەکە و چییە بۆ ئەم پرۆژەی فیلمە، یعنی وا ئەتۆری ئەو کەسەکە پێ ئەڵم بزنس پلان ئەڵێ دوور لە ئەوان قسەیەکی زۆر ناشایستم کردووە. هیچ بزنس پلانێک لە خەیاڵیان نییە. بزنسی چی؟ من بە فیلم بزنس بکەم، بە هونەر بزنس بکەم. بەڵێ بە فیلمەکەت بزنسەکەت بکە، هونەرەکەت بکە، هونەرەکەشت مەفرۆشە. ئەمە دوشتی زۆر جیاوازە. کێشەکە ئەمەیە. من لە ڕاستیە لێ نەشانەوە کاک سەرکەوت، من کاتێکە لەگەڵ کۆمەڵێک ئەڵمانیا ئیشم کرد ئەو کاتە تێگەیشتم کە ساڵانێکی زۆر لە کوردستان و لەو شوێنەی کە پەروەردە کراوم بەغەڵەت تێگەیشتوم کە هونەرمەند و ئەو شێعرە جوانە کە هەمانە هونەرمەند و ژیانی نازانم خۆش مەحاڵە و شتیوانیە. هونەر نەک تەنیا هونەرمەند چوار دەوری هونەری ئەژینێت. هەر بۆ جۆرەکە سینەما و هونەرەکانی تر خەریکن لە وڵاتانە یان ڕاستە و خۆ لە بەرهەمەکە یان وەکو جەنابەت فەرموود لە باجێکە ئێن بە کۆمەڵگا خەریکن ئابووری کۆمەڵگاکە ئەژینن. ئەمانە پێویستە کە ئیشی زۆرتری لەسەر بکەین. من لە یەک شت خۆشحاڵم ئێستا هەنێک کۆمپانیای بچووکن کە ئیشی ڕەکلامەکەن. بەشێک لە کارەکانیان نەبێ کە نزیکە لە هونەرەوە ڕاستی ئەوەیە کە بەشێکی تری هونەری نییە کارەکان، بەڵام ئەو کۆمپانیانە ئەبینیت خەریکن تەکنیکی سینەمایە ناو هەرێمی کوردستان. وەمە بە جۆرێ لە جۆرەکان ئەبینی کەرتی تایبەت خەریکە خزمەتێکەکە بۆ ئەو کەسێک کە ئەڕوا لەوێ فێری تەکنیکە بێت، نەک وەکو ناوەرۆک ناڵێم یان وەکو زۆر بیرکردنەوەش ناڵێم، وەکو فێری تەکنیکە بێت. دوای ئەتوانێت ئەم تەکنیکە لە خزمەتی سینەما بێت، لە خزمەتی فیلم و دراما بێت. و ئەمە دیسان خزمەتێکە کە کەرتی تایبەت خەریکە بە کوردستانی کات بە سینەما لەم وڵاتایەکە. گەورەترین کێشە ئەوەیە کە ئێمە هێشتا چەقۆیەکی تیژمان پێ نییە بۆ سەربڕین، چەقۆیەکمان پێ کولە چەقۆکەمان بۆ سەربڕینی گایەک. ئێمە مۆزوع و
بابەت و ناوەڕۆکی زۆر گەورەمان هەیە وەکو ئەو کارە ساتانە کە بەسەر وڵاتەکەمانە بەسەر میلەتەکەمانە بەسەر نەتەوەکەمانە هاتووە. بەڵام لێرات بڕم چونکە نامەوێت بەسەر ئەو چەمکەیە باز دێنەوەی کەوتت کۆمپانیای بچووک دروست بوون بۆ ڕاگەیاندنەکان بۆ شتیت با بڵێن دیعایە با بڵێن وا بڵێن باشە ئەم کەمپانیایانە لەسەر مەسەن لەم وڵاتانە ئەم کەمپانیایانە لە دیعایەوە دەست پێەکەن لەو ڕاگەیانەوە دەستن کە خۆیان دروستەکەن لەگەڵ ئەوەی لە ڕووی تەکنیکی هونەریە و خۆیان باش پێگەێنن اینجا بازەدەن بۆ ئیشە هونەریەکانی شەکەن یعنی کۆمپانیانە لە کوردستان هیوای ئەوەیان لێنا بن چاوەڕوان ناکرێت کە ڕۆژێ لە ڕۆژان ببن بە کەمپەنیەکی باشی دروستکردنی فیلم بۆچینە من زۆر ئومێدوارم بەمانە هەم ئەو لایەنی یەکەم کە عەرزم کردی پەروەردەکردنی خەڵک وەکو تەکنیک هەم دوومیشی ئەوەیە من ئێستا هەر ئالم مانگە کەمپانیەکی پرۆدەکشن کە ئیشی چیەکە زۆرتر ئیشی ڕکلام و با بڵێن وەکو جەنابەت فەرموود دەعایە ئاکات پەیوەندی پێو کردم ئەوێت لە چەند پرۆژەی سینەماییە بەشداری بکات بۆ لەبەرەوە تێگەیشتووە کە ئەمەش بەشێکە لەم بیزنسە گەورەیەوە ئەبێ ئەم بیزنسە گەورەشی بەدەستەوە بێت زۆر ڕنتاڵ هاوسمان هەن لە کوردستان کە دوای ماوەی ئەبینی ئەبن بە پرۆدەکشن ئەمەش هەرخۆی لە خۆیان باشە بۆ لەبەرەوەی ئەمانە لایەنی ئینتاج زۆر باشتر فێرە بن ئەنجا ئەڕۆنە بوارەکانی ترەوە و لەو بەشەی ئینتاجا کە پێیوەستە بە کەلوپەل و ئامێر و توڵسەوە ئیتر چاوەڕوانی حکوومەت و چاوەڕوانی هیچ شوێنێ ناکەنەمانە خۆیان پەروەردە کردووە و خۆیان پێگەیاندووە و ئەتوانن دەست پێ بکەن و کار بکەن و ساڵانێک بوو لە کوردستان کە پرسیارە دەکرد لە دەرهێنەرێکە دوت ئیشەکە و چییە ئێوت بە کامێرای ڕێدیشەکەم قوربان یعنی ئەمە ئێستا خەریکە لە کوردستان ئیتر ئەسڕێتەوە خەریکە ئەمە باوی ئەمە نامێنێ خەریکە دەرهێنەرەکەمان زۆرتر خەریکە فێرە بێت لێنزە ناسێت و ئەزانێت کە ئەم کامێرا لەگەڵ ئەم کامێرایە فەرقی چییە و بۆ ئەبێمە بەکاربێنێ بۆ نابێ ئەوە بەکاربێنێ ئەمانە هەمووی لایەنی تیجاریەکەیە کە خەریکە کوردستان و سینەمای کوردستان فێریەمان ناکە بەڕاستی هیچ لایەنێکی تر نەیتوانیەوە هەوڵێکی ئاوا بە کێشەیەکی تر کە گەورە هەمانە ئێمە لەم بوارە مامۆستا سەرکەوت کێشەکە ئەمەیە لە هەج وڵاتێکە بینەرێکی سفرمان هەیە کە بەس بینەرە هیچی تر نییە لە سینەما هیچ نازانێ نازانێ فرێم چییە حەقی خۆیەتی بەرهەمیش بۆ هەمان کەسێکی ترمان هەیە کە لە تۆپایە و هەموو زانستی سینەمای هەیە یان مامۆستای زانکۆیە یان بەرهەمهێنەری فیلمە یان دەرهێنەر یان بە جۆرێک لە جۆرەکان پەیوەستە بە ئیشی سینەماوە ئەم ناوەڕاستە زانستێکی ترمان هەیە کە لە هەموو وڵاتێکە هەیە گۆڤارە سینەماییەکانە هەنێک کتێبە هەنێک بڵاوکراوەیە لەسەر چی لەسەر ئەوەی کە زانستی سینەما بڵاوکرێتەوە بۆ ناوەندی کۆمەڵگاکە کە نەبینەری سفرن و نە لە هەمان کاتا کەسێکن کە لە تۆپی سینەماشا بن لە کوردستانە بەداخەوە ئەم بەشە هێشتا نییە و ئەمە خۆی دیسان ئەتوانێت کەرتێکی تایبەت بێت ئەم ئیشە بکات لە کوردستانە یعنی ئەمەش دیسان پێویست زۆر پەیوەندی بە حکوومەتەوە نییە ئەتوانێت کەرتی تایبەت بێت لە ڕووی زانستیەکەەوە ئیش بکات کەرتی تایبەت بەس کاری ئینتاج نییە کەرتی تایبەت ئەتوانێت فێرگە دابنێت کەرتی تایبەت ئەتوانێت مەدرسەی سینەما دابنێت لەم وڵاتە ئەتوانێت زانکۆی سینەمایە بێت بۆ زانکۆ کەم پارە پێیاکە کەرتی تایبەت ئەتوانێت لەو بەشانە بێت لە فێرکاریە بێت کەرتی تایبەت ئەتوانێت لە پەیوەندیە بێت لە دروستکردنی پەیوەندی لەگەڵ وڵاتانە تو ئەتوانێت لە کەرتی تایبەت تا داهاتە هەبێت کەرتی تایبەت ئەتوانێت لە فرۆشتنەوەی ئەو تایبەتمەندیانەیە کە ئێمە لە کوردستان و لە سروشتی کوردستانە هەمانە بە دەرەوە بە کۆمپانیەکانی دەرەوە کە بێن لێرا کارکە ئێمە وەکو باڵێن کۆپریدوسەرێک یان وەکو فیکسەرێک لەگەڵ یانابین ئێمە توانین ئەوانش بەکاربێنین شاخمان هەیە بەفری پێوەیە هەر ئێستا شوێنمان هەیە بڕۆ ئەسووتەی لە گەرمە لە ئاوا وڵاتێکی چواروەرزە ئێمە بۆ ناتوانین وڵاتانی تر بێنین لێرە ئیشکەن چوار دەوروبەرمان شەڕە بە لوبنان و بە کوێوە گەورەترین کۆمپانیایان هەیە گەورەترین پێویستیان هەیە بە لوکیشنەکانی ئێمە لە هەرێمی کوردستان بۆ کەرتی تایبەت ناتوانێت ئەمانە بەڕێوە بە
یعنی بەس بیرکراوە تۆ کەرتی تایبەت فیلمێکە بڕاتە با بڵێن قاعی سینەماکە و تکتێکی بۆ بفرۆشنە خێر زۆر بەشی تر هەیە کە ئێمە توانین کاری تیا و هیوادارم ئەو کەسانش کە ئەڕۆنە ناو سینەماوە ناو مەجای سینەماوە کەرتی تایبەتی سینەماوە پارەدا ئەنین لەوێ ترسەکەیان ئەمە نەبێت کە ئەم پارەیە ناگەڕێتەوە نەخێوانی لە غەڵەتبوونی کارەکانی ئێمەیە کە کەرتی تایبەت نەیتوانیەوە بەقوت بێ لە سینەما ئەگە ناتوانین ئێمە حتا وەکو کوردستان ئینتاجێکی زۆرمان نەبێ فیلمێکی زۆرمان نەبێ بەڵام داهاتێکی هەر زۆرمان هەبێ لە وڵاتە هەر لە ڕێ کەرتی تایبەتەوە. کاک سۆران باسی ئەوەت کردەوەی کە با بڵێن کوردستان ئەتوانرێ بکرێ بە با بڵێن پێگەیەکی فیلمسازی لە وڵاتانی دەرەوە بۆی بێن کە ئەمە با بڵێن زۆر لە وڵاتان کردویانە لەوانە با بڵێن مەراکۆ مەغریب کردوێتی مەغریب بێجگەلەوەش سەهمێک یارمەتی بەشێک پشتێک یارمەتی ئەو فیلمە ئەدات ئەمە بێجگەلەوەی کە دێتە وڵاتەکەی خۆی پارەی لێوەرناگرێت بە پشتێکش لە بودجەکە یارمەتی ئەدات و مەغریب کامی کردووە بە هەمان شێوەی کوردستانی ئێمە جێی خۆشی هەیە و جێ هەیە بەس جێ نییە بە فریتیا بارێ بەڵام جێی ترەوەی تایوەکو بەهارە بەڵام جێی سەحراشی هەیە بیابانیشی هەیە ئێلەمە لە کوردستانیشە هەیە ئەمە وەکو کەرتی تایبەت نەی کردووە بڵێن وەکو حکوومەت نەی کردووە کەرتی تایبەت چەنێیشی بۆ کردووە و بێجگەلەوەش ئێستا لێرە لە وڵاتەی لەم شاری منە هەر من ئەوەی کە ئاگام لێ چونکە بەردەوام من لە پەیوەندیم لەگەڵیانە ئەزانم گەلێ جار وەکو با بڵێن ئەیجنتێکش یارمەتی برادەران مەدەم پێویستیان بەجێیەکە با بڵێن بتوانن زیندانی تیا تۆمارکرد ئیشی زیندانی تیا بکەن من ئەزانم جێیەکەیە کاکی خۆی مۆڵ بووە وەکو مۆڵەکە وەکو بزنسی مۆڵەکە فەشە لێناوە بەڵام هاتوون بەشێکیان کردووە بە هەموو ئەو شتانە شاری تایە بازاڕی تایە ئیتر ماڵی تایە ماڵی بە جۆرەی قۆناغەکانی مێژووی ئەم وڵاتە تایە زیندانی تایە هەموو شتانی تایە بۆی دروست کراوەکو دیکۆر وە کەسە ئەمە کەرتێکی تایبەتش کردوێتی ئێستا ئەو مۆڵە لە بوارەیە ئیشی زۆر زۆر باشترە کاتی خۆی کە مۆڵ بووە مۆڵی جلو بەرگ بووە ئەمە خۆ کەرتەکە بۆ بایەخی پێدا و ئەم ڕۆشتێکی کەشکات سۆران با ئێمە زۆر دوور نەڕۆین ئەوەیان وایان زۆر زۆر لە بەرچاومانایە بەشی با بڵێن سۆشیال میدیا تەکنۆلۆژیا وای کردووە ئێستا خەڵک لە هالیوود دانانیشێت لە نیویۆرک دانانیشێت دێ بۆم شارەی من ئەم شارەی من پێڵە میوزیکستی جاران بە شتی مۆسیقا بەناوبانگ بوو زۆر کەسە گەورەکانی مۆسیقا جانی کاش و ئەلفرێد بریسلیۆمانە لەم شارەیە بوونە زۆربیان فستیڤاڵی تایبەتی تایە ئێستا سینەما فیلمسازەکانش دێنە ئێرە و ئیشەکانیان گەلە جارەکە مۆنتاژێکی بێ ئیدتێکی بێ چییە ئیدتێکە بە فایڵێکەی نێرێ بۆ برادێکی لە هەرچ بەشێکی ئەمریکا بێ لە ئەوروپا بێ لە بەرازیل بێ بۆ یەکەن و بۆ نێرنەوە شتێکی جوانیشان بۆ کردووە بوج بە بجەیەکی کەمیشت بەڵام لۆکەیشنەکان ئەتوانرێ بۆکو کەرتی تایبەت ئیشی بۆ بکرێت و بێجگەلەوە خاڵێکی کەت باس کرد حەزم کرد باسی و خاڵشکەم یعنی منەوەی کە بینیمە لە کوردستان لای خۆمان لە دراماکانە دێن ئەڵێ سپاس بۆ فلانە مۆبیلیات کاتێک کە سەیری دراماکە ئەەکەم سێرەکەم ئەو کەرەسانی کە دانراون بەشتی جوانکارین هیچ پەیوەندی بە فیلمەکەەوە نییە ئەمە بۆچوونێکی زۆر غەڵەتە بەڵێ لەم وڵاتەیە کەس هەیە ئیش بۆەوە ئەکاسێت دیزاین ئەوە کەمپەنیە ئەوە کەرتێکی تایبەت ئیشی بۆکات و هەر ئەو کەمپەنیەشیشی بۆکاکە لە دەرەوە قەنەفە و جێگەی خەو و شتا نافرۆشێت ئەوی ژەویشی بۆکە دێتە ئەوێ پێڵێ ساڵەکەت کەیە زەمانەکەت کەیە شتەکانت پێویستیەکانت چێ دێ بۆی دانێ تەنانەت کە ئەڕۆیتە مۆبیلاتەکەی خۆی معرەزەکەی خۆی لەینەکەی خۆشە گەلێ جار هەمیشتی وا بینیت یعنی ئەوە نییە ئەو جوانی کە من ئەیبینم لە دراما کوردیەکانە بەڵە کاک سۆرانەوە هەر بۆ هینی کەرتی تایبەت کە جەنابتان باستا کرد نمونە هەیە هەر لەسەرەوەی کە جەنابتانە فەرمون لە من لە سینەما ئێران ئەگەر نمونە بێنمەوە زۆرێک لە هونەرمەندانی سینەما ئیشی ئارشیتێکتەکەن لە دەرەوە میعماری بیناکەن
بۆ لەبەرەوەی ئەم هونەرەکانی تر تواوەتەوەتیایە و تۆیە کە ئەتوانی بە دیکۆرێک شارێکی گەورە لە فرێمێکی بچووکە دروستکەیت ئەگەر لە دەرەوە ئیشکەی دەتوانین زۆر خەڵکە زۆرتر بێت وە خەڵکانێکن لەمانە ئیسفادە ئەکەن بە نمونە ئێمە کەمپی ئاوارە من بێجگە لە نواندن و تۆماری دەنگی فیلم و بەشی با بڵێن سێت دیزاین دیکۆر خۆمە یکەم چونکە بۆ ئیشی بیناسازی یەکەم لە دەرەوە ژیانی ژمە لە سێی با بڵێن لە هەفتاحوتەوە ئیشی بیناسازی یەکەم ئێستا لێرە شارەزایەکی باشمەیە و لێرە شارەزایەکی باشمەیە و لە بواری پەیمانگاش لە 5 ساڵە با بڵێن بەشێکی سادەی ئەندازیاری بیناسازی ماخوێنەوە بۆ دیکۆری سەرشانۆ هەمووی سوود لێبینیوە ئێستا لێرە بۆ زۆربەی فیلمەکانی ئەم شارە بانگەکرێن سوود لێبینیوە پاری پێپیاکەم بڵێ بۆ قسەکەی بەڕێستا بە نمونە من کاک جەمیلی ڕستەمی ڕێز و سڵامێ بۆیان ئەبینم لە شاری تاران کاک جەمیلێکی لە دەرهێنەرە باشەکانی کوردستانە لە شاری تاران زۆر شوێن زۆر ڕستورانتی زۆر دەرەجە یەک و لاکچری هەن کە کاک جەمیل دیزاینی کردووە لە سفرەوە لە فۆنداسیۆنەوە حتا تەواو بووە بە دیزاینی کاک جەمیل ڕۆشتوەتە پێش ئەمە هیچ لە کاک جەمیل هیچ کەم ناکات پێ زیاد ئەکات بە سینەماکەشمان زیادکە کەمپی ئاوارەکان کەمپی کۆڕۆی ساڵی 91 کە لە ئێران بوو لە لادەی باراماوە لە هەورامان هی UN بوو ئێمە پرۆژەیەکمان بۆ بردن خەریکە ئەڕوخێت ساڵانێکی زۆرە کەس لەوێ نەماوە لەو ئوردوگایە کەس لەوێ نەماوە خەریکە ئەڕوخێت ئێمە پرۆپۆزەڵێکمان بۆ بردن کە ئێمە ئێرە نۆژە نەکەینەوە وەکو شارۆچکەیەکی سینەمایی بەکارهێنین لادەیەکی تەواو ڕەسەن کۆن هەمووی بە بەرد کراوە پشتی شاخێکە بەردەمی ڕووبارێکە وا لە کەش و هەوایەکی زۆر جوانی کوردستانە کە تۆ ئەگەر بتەوێت ئەتوانی بە ئاسانی چەند هەزار کەس کۆمباری تێ بکەیت کۆمبارسی تێ بکەیت و ئیش بکەیت و یەک لادێ دروستکە بە چەند هەزار کۆمبارسەوە لەوێت کێشەیەکیش نەبێت پێویستە بە لادەیەکیش نەبێت کە پرۆپۆزەڵەکەیان بینی پێیان خۆش بوو وتیان ئۆکەی ئەمە بێتە هۆیەوە کە ئەم ئوردوگایە نەوژەن بێت بمێنێتەوە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان شتێکی تر ڕوویە حادیسەیەکی مرۆڤیاوە ڕوویە ئێرەمان هەر هەبێت زۆرن لایەنەکان زۆرن 1 و 2 3 و 4 و 5 و 6 نییە ئەو بەشانەی کە کەرتی تایبەتی سینەما با بڵێن ئەتوانێت کاریان تیا بکات و ئەتوانێت پارە پیا بکات بە نمونە ئێرلاینەکانە کۆمەڵی لە ئێرلاینەکان فیلمیان هەیە لە شاشەی ناو تایارەکانە کە هاتوچووەکەن ئەوەش خۆی یەکێکی لە بیزنسە گەورەکان کە هیچ تا ئێستا تا ئەم دقەیە هیچ کۆمپانیەکی کەرتی تایبەت لە کوردستانە هەوڵی نایەوە لەگەڵ دوو ئێرلاینە قسە بکە کاکە با چەند فیلمی من لەوێ بێت ئەگەر هیچ نەبێ کۆمپانیەکە و بەناوبانگە بێ ئەگەر تۆ هەت پارەشت دەست نەکەوێت لەو ڕێگەوە یانە ڕاستەوە ئەمەە زۆر ئەمانە کە کەسانێک کە ئیختیساسیان هەیە بە بیزنسەوە بە مارکتینەوە ئەبێ بێنە ئەم بوارە ئێمە ئەبێت ساڵانە کۆنگرەیەکی گەورە ئەبێ ساڵانە ئیڤنتێکی گەورە لە کوردستانە بکەین ئەم لایەنە زانستیانە لە هەموو زانستەکانەوە ئابووری بێت لە کۆمەڵناسی بێت چی ئەبێ ئەمانە پێکەوە ئێمە پێکەوە بژین ناکرێ من کامێرایەکەم بەشانمە بڕۆم بمەوێت بەرهەمی سینەمایم هەبێ کوردستان بە دنیا بناسێنم نەخێرەمە ناکرێت بە تاقی تەنیا ناکرێت تا دەرووناس و کۆمەڵناس و پزیشک و ئەندازیار و زۆر کەسی ترم لەگەڵانە بێت ئەم شتە ناکرێت پێویستە کوردستان ئەو فستیڤالانە کە هەیەی من ناڵم بیان سڕێتەوە ئەو فستیڤاڵیشی خۆی هەیە بڵاوکردنەوەی فیلم بینەری فیلم ئەمانش جێیە بەس بەڕاستی پێویستە کە ئەم بەشانەش زیاد بکات بەڕاستی پێویستە کە پانەڵەکان کە لە فستیڤالەکانی کوردستانە ئەکرێت تۆزێ بایەخیان زۆرتر بێ بەهایان زۆرتر بێ ئەمری واقع بن نەکەوەی کە پانەڵەکرێت ئەکتەری چاک چه ئەکتەرێکە پانەڵەکرێت فیلمی کوردیمان هەیە یا نیمانە باشە ئەمانە چه خزمەتێکەکەن بە سینەما لە وڵاتە ئەمە یەکە ئەبێت
لە دەرەوەی سینەما کەسانێکی تر زیابن لەم بیزنسە لەم بوارە بێن پێکەوە دابنیشن پێکەوە ئیش بکەین هەموو شتەکان بە ئێمە ناکرێت باوەڕم پێ بکە زۆربەی کۆمپانیەکان کە ئینتاجەکەن لە کوردستانێکی لە گەورەترین کێشەکانیان مارکتینە بەرهەمەکە دروستەکەن ناتوان بیفرۆشن ناتوان بازاڕی بۆ پیا بکەن یەکسەر ئادەی ئەیکەنە جانتایەکەەوە تەلەڤیزیۆنی فلان و تەلەڤیزیۆنی فلان و تەلەڤیزیۆنی فلان و ئاکە یەک دنیاشتی تر دروست بوو بۆ تا ئێستا کوردستان تا ئێستا ڤیۆدیەکی تیانە تەلەڤیزیۆنێکی ئینتەرنێتیمە نیەمە لە کوردستان ئەکرێشتی بەم جۆرە لە کاتێکە لە شارێ وەکو سلێمانی بینی بینەرێکی زۆری نەتفلکسمان هەیە ئەکاونتی کڕیوە ئەڕوان نێتفلکس سێرەکە بۆ ڤیۆدیەکی کوردی ناکەن بۆ دەوڵەمەنێکی کورد خەتای منە بۆ دەوڵەمەنێکی کورد نایەت لەسەر ئەم پرۆژانە کار بە لەبەرەوەی من پرۆژەکەم بۆی نەبردووە لەبەرەوەی من خۆم لێ نازانم نەکەوە کە ئەویش فێرکەم ئەو تێبگەێنم تا ئێستش کە ڕۆشتینە بەردەم هەر شوێنێکە پارەی تیا بوو ئابووری تیا بوو هەر دەوڵەمەنێک بنمونە هەر کارگەی هەر شتێک کە ڕۆشتی کاکەمە هوەرە و بۆ هوەریەکەین و هوەر بۆ مرۆڤ زۆر مویمە و ئێرە کوردستانە و ئێمە کوردستانمان خۆش ئەمانە پارە نایێنێ ناڵێم تارگەتەکەمان پارەیە بەڵام بەم قسانە لە دنیای ئمڕۆ تۆ ناتوانانی پارەیەکرد پێشەوەی کە شتەکەمان دەست پێ بکەین ویستم باسی ئەو بۆ جەنابەت بکەم مامۆستایەکمان هەبوو وانەی سناریۆی پێوتینەوە یادی بەخێر کاک بەختیاری لەحینی وادارم لەر شوێنەکە سالم و سەرکەوتوو بێت یەکێ لە تەلەبەکان ناتبووە چەند جەلسەیەک پرسیاری لێ کردوتی بۆ ناتوتە وتی مامۆستا شتێکی باشم کردووە بۆ فیلمسازی چی کردوتی دوکانێکی سەوزە و میوەم داناوە لەوێ پارە پیاکەم و کوتە فیلم پێ دروستەکەم وتی آخر بە پارەی کەوەر یانێ ئێستا ئێمەش هەنێ لە ئیشەکانمان پارەی کەوەرە ئەم ئابووریە گەورە ناکرێت لە هەمان کاتە من چەند ڕۆژ پێش لەگەڵ برادرێکمە کە لە ئەمریکایە پرۆپۆزاڵێکی لەوێ لەگەڵ سیناریۆیەکە دانابوو بۆ فیلمێک پێیان وتبوو لایەنی کەم 12 ملیۆن دلار مینیمۆم پارەیەوێت کە هەناردی بۆ من و سەیرم کرد و بیزنس پلانەکەی سیر کرد بینیم ئەمە لە کوردستان بە 700,000 دلار تەواو بێ یعنی ئێمە لە هەنێ ڕووی تریشەوە کوردستان ئەو شوێنەیە کە ئێمە توانین میشی تیا بکەین کاری تیا بکەین وڵاتانی دراوسێشمان بینینە ئێرە ئێمە حتا لە ڕووی زمان و فەرهەنگیشەوە با بڵێن نزیکایەتیەکمان لەگەڵ 4-5 وڵاتی دراوسێمانە هەیە حتا ئەتوانین بازاڕی ئەوانیش بێنینە ئێرە بازاڕی خۆمان ببینە لای ئەوان ئەمە زۆر شتێکی دوور نییە زۆر شتێکی خەیاڵی نییە زۆریش هەیە یعنی ئێستا بینم قەناتە عەرەبیەکان خەریکن گەن لێرە کارەکەن چەندانە تا ئێستا بەرهەمی ئێرانی هاتووەتە ئێرە بەرهەمی تورکی نەخێر تا ئێستا و پەیوەندی من بە پەیوەندێکی توکمی نازانم هەردوو لەوانەیە تورکەکە یەک لێرە بە پارەی تورکیا فیلمی کوردی دروستەکە و بەعکسەوە هیچ پارەیەک ناڕاتە ئەویچێکیش بەرەمی کوردی لەوێ دروست نابێ ئێرە بەڵام وڵاتانی ترمان هەیە جگە لەمە ئێمە بەدبەختانە یا خۆشبەختانە نەتەوەیەکین کە پرژ و بڵاو بووین بەسەر هەمووی گوێی زەویە ئەو کەسانە ئەو کوردانە کە لە وڵاتانی ترن ئەمانە مڵتینەیچرن بەس تەنیا نەیچری کوردیەکەیان تیا نییە ئێمە ئەتوانین بۆ ئەو کولتور و فەرهەنگانەش ئیشکەین و ئەمە دیسان ڕێگەیەکی تری ئەوەیە کە کەرتی تایبەت بتوانێت بژیت چون ئەگەر ڕاستە ئێماڵێن بنەماکەی لە کوردستانە نییە بەڵام کوردانێکی مڵتینەیچرمان هەیە کە مڵتیکالچر مڵتینەیچر ئەتوانین لەسەر ئەوان کارکەین ئێمە ئەتوانین بۆ ئەوان بەرهەم بین کاک سۆرانجان خاڵێکی کە هەیە ئەوە زۆر گرنگە بۆ کەرتی تایبەت متمانە بەنگلیزیەکەی با پێڵێن کرێدت لەم وڵاتانە هەموو وڵاتانە کرێدت متمانە چەمچێکی زۆر زۆر گرنگە کاتێک کە فیلمسازێک پرۆژەیەکی هەیباتە بەر کەمپەنیەکی بەرهەمێنانی فیلم ئەگەر ئەو فیلمسازە وەکو دەرهێنەر وەکو سیناریست با بڵێن سکرین ڕایتەر ئەگەر متمانەی نەبێ و ئیشتیکەی نەبێ پێشتر لە بایۆگرافیەکەیە سەیرێکەن و ناسرا و نەبێ و بەرهەمی نەبێ و مەرەبەکانی پارەی نەکردبێت با ئەوە بڵێن پارەی دروست نەکردبێت ئەم کەسانە گەلێ جار متمانی پێ ناکرێت ئیشی پێ ناسپێڕێت یان ئیشەکەی بەرهەم نایەت ئیشەکەی نایخوێننەوە سەیری ناکەن ئەمە لە کوردستان چەند پێویستە
بڵێ متمانەت ئەوانەیەکێکە لە چمکە زۆر سەرەکیەکان گرنگەکان من خۆم ێستا لەم وڵاتەیە لەم شارەیە لە زۆر بواریکەیە متمانی باشمەیە هەر لە بواری هوەریە بەڵام تا ئێستا من نەگەشتومەتەوەی سینناریوەیەکم سکرین پلەیەکم بەرمە بەر کەمپانیەکی پرۆداکشن ئەو متمانەیەم نییە تا پارەم بۆ خەرجکەن یان ئیشەکە بەرهەم بێن ڕاستیەکەی ئەوەیە کە باوکێکی کورد باوکێک لەم کۆمەڵگایە بە کوڕەکەی ئەڵەیە بە مناڵەکەی ئەڵێ ڕۆڵە پارە و لە کەسێ وەرگرت بۆی بەرەوە باسی قەو هەبێ با متمانەوە هەبێ با جارێکی تر ئەگەر پێویست بوو پێو بنەوە ئەمە شتێکە لە ڕووی ژیانێکی یاسایی و تەبیعیەوە مە ئەرێ ئەبێ هەبێ لە هەمان کاتە هەرێمی کوردستان لە دوای 2023 کە پارە هاتووەتە ئەم وڵاتە وڵا پێش 2023 لە 91 بەرەوە ئەم لە بەو هەموو قەیران و نەکبەتیە ئیشی فیلم و سینەما کراوە لەم وڵاتە تا ئێستا حکوومەت کە پارەی یاوە بۆ پرۆژێک تا ئێستا لێپرسینەوەی نەکردووە لە پرۆژێکە بڵێت باشە تۆ ئەم پرۆژەیە کرد چەندی فرۆشت ئیشمان هەیە دوای مۆنتاژکردنەکەی ڕۆشتوتە ناو ڕفەیەکەوە لە وەزارەت ئیشمان هەیە ئێستاش دوای بڵێم زۆر مێژوەکەی بە دقیقی نازانم لەوانەیە بۆ 20 ساڵ ڕات ڕاشزەکانی لە تارانە نەیانێناوەتەوە تاو لە وەزارە شتێکی بۆ کراوە تاوا بڕایەوە باوکی ماڵەکە ئێمەی فێری ئێمەی هونەرمەندی ئێمەی سینەماکاری فێری متمانە نەکردووە ئەوەیە کە من زۆر ترسم هەیە لەو پارانە کە حکوومەت سەرفیەکە لە بواری سینەما لەبەرەوەی ئەم بەشەی تیان نییە کوالیتی کۆنتڕۆڵێکی تیان نییە کۆنتڕۆڵی مارکەتین و بازاڕی تیان نییە ئەبزانێ ئەم بەرهەمەکە من پارەم یا سەرفم کرد ئەم هەمووە دار و بەرد هاتە سەر یەک تا ئەمی شەکرا چەند پارەی کرد چەند توانی بفرۆشێت و چەند توانی پارە بێنێتەوە ڕاستە من هاوکاریەکەم بەشێکی هاوکاریەکەم ئێویتری چی ئەم متمانەیە بەڕاستی تا ئێستا لە کۆمپانیاکانی کوردستانە نییە ئەمە واقعا پێم ناخۆشە من ئەم قسەیە ئەکەم بەڵام چه ئیشێکمان هەیە ئێمە لە کوردستانە هیچ کۆمپانیایەک بە کۆمپانیای خۆشمانەوە ڕۆشت بێت و پارەکەی ئەمەنە پارێکی باش گەڕابێتەوە یان نە لایەنی کەم یەر بەیەر گەڕابێتەوە کە توانێت شوێنێک باوەڕ بە ئێمە بکات کە ئەتوانین ئیشێکی دووەم بکەین ئەمەنە کەمەوە ئەمەنە نییە ئەم شتە من بەڕای من ئەم مۆزوعات تا ئێستا هەر دروست نەبوو بەڵام دروستبوونی ئەمە یەکشت دروستیەکە ئەویش ئەوەیە کە ئێمە بزانین بەرهەمی سینەما ئەبێت داهاتی هەبێت من باسی چواردانە کورتە فیلم و باسی چەندانە فیلمێک حتا فیلمێکی ئەمینیز لە ساڵانە فیلمێکی درێژی هوەری ئەکرێت لە هەموو وڵاتێکە ئەوە هەیە باسی ئەوانە ناکەم باسی ڕووی عامەکە یەکەم باسی ڕۆگشتیەکەی خەریکم ئەەکەم باسی ئەوە کە ئێمە ئەمانەوێت ئەم چەکە گەورەیەمان بەدەستەوە بێ سینەما وەکو زانست وەکو با بڵێن هزر وەکو ئەوەی کۆمەلگامان پێش بخێنەمانێ ئەم چەکەمان بەدەستەوە بێ کەچی چەکەکە خۆی ئیش ناکات ئەو لایەنێ میمەیە کە جەنابەت زۆر بەباشی ئاماژەت پێ کرد کە ئەو متمانەیە بەڕاستی تا ئێستا نییە و بەڵام کەمکەم ئەوانەی کە وان لەم بوارە خۆیان تێگەیشتون لە کوردستانە بەهۆی پەیوەندیەکانی دەرەوەیە مەکە چون زۆر جار تۆ سیڤیەکە نێری بوو دەرەوە سیڤی کۆمپانیاکەت بێهی و خۆت بێ فەرق ناکە زۆر بە ئاسانی سەیرێکە و ئادەی وتەنەکەی خۆ کامیشە هەیە پارەی هێنابێتەوە کاک سۆرانجان زۆر شتی پێکەنینایی هەیە لە وڵاتی ئەمەیە ئەوە وای کردووە کە کاریگەریەکی زۆر نەرێنی لەسەر بواری سینەمای کوردیا دروستکات دەسەڵاتی کوردی چەند بایەخی بەم بوارە داوە بە کەرتی تایبەت داوە بە دروستکردنی ئەو متمانەیە داوە و ئایا دەسەڵاتی کوردی هاتووە پارە سەرف کات پارە خەرج کات بۆ کەمپەنیەکان بۆی خۆیان لەسەر پێخۆیان بگرن دوایی بە قیست بیانداتەوە بیدەنەوە بە حکوومەت نەک من لەگەڵەوە نیم دەسەڵاتی کوردی بێ پارە بە هەموو جۆرە فیلمێ بدات ئەگەر پارە ئەدا بە فیلم بابیدا بۆ فیلمانی کە لە بواری پەروەردەییە مناڵ پێ بگەێنن بۆ ئەوەی نەوەیەکی باش دروست بێت ئیتر چی بە بواری زمان بێت چە لە بواری پەروەردە و کەڵچەر و
ئەو شتانی کە پێویستن لە بەوە تایبەتە بە کەسانی بواری سایکۆلۆژی و ئیتر هەموو بوارەکانی تر کە ئیشی لەسەر بکرێت ئەوە شەروا بە ئاسانی نەدرێت بە یەکێک دیڵێ من ئەیکەم کاتێک کاچێ بیکات بەسەقەتی کات چونکە ئاگای لە هیچ بوارێک لەو بوارانە نییە. ئایا دەسەڵات هاتووە ئاوا بایەخ بە کەرتی تایبەت بدات بۆی کەرتی تایبەت لەسەر پێی خۆی بوەستێت نەوەکو کەرتی تایبەت دەوڵەمەندکات کەرتی تایبەت بەخێوکات بە ئەم دوو چەمکە جیاکەینەوە دەسەڵات پارە بدا بە فیلم یان بە فیلمساز یا بە کەرتی تایبەت بۆی بەخێویکە نەخێت بیداتێ بۆی لەسەر پێی خۆی بوەستێت شتی وا کراوە هیچ شتێکی بە بەرنامەوە یانە بە بەرنمەیەکی پێشوەختەوە بۆ ئەم مۆزوع کرابێ من تا ئێستا نبینی و باوەڕێژ ناکەم کەس لە کوردستانە بینی بێتی لەوانەیە پارەیەک هاتبێت باجێتێک هاتبێت لەلایەن دەسەڵاتەوە هاتبێت و بەبێ ئەمە کەسێک بیری لێکرد بێتەوە ئاوا کاریگەریەکی هەبوو بێ لە هەنێ بەشی بچووکە بەس بە بیرکردنەوە بە پرۆژە لەسەر لاپەڕە من نەمبینیوە. بەنمونە ئەو شتێک کە جەنابەت فەرموودوە زۆر شتێکی دروستە بەنمونە کارگەیەکی با بڵێن جلوبەرگ تۆ تا چەند نەتوانیت پارە بیت بە قماشێک بە پارچەیەک بە قماشێک بیدێ پێیان بڵێ ئەوەم بۆ بدورە کارگە تۆ کارگەی ئەوە بدورە کە ئەوەی دووری اینجا کارگەکە چاوەڕوان ببزانێ حکوومەت کەی پارەی قماشێکی تریپیا شتی وا هەر هەبووە نەخێر نەبووە تۆ بەیە کارگەی پەروەردەکەی کە بازار بناسێت و بتوانێت مارکتین بکات وە گشت اینجا پارەکە و ئەگەر پێدا ئەم پارەی بۆ چییە بۆ هەڵسوڕاندنی چرخەکانی ئەم کارگەیە نەک بۆ بەرهەمەکە یعنی ناکرێت تۆ لەسەر بەرهەم پارەدانێت و ئەبێ لەسەر خودی کارگاکە پارە بەڵام پێش ئەمە مامۆستا یەک شتی گەورەمان هەیە مە کێشەیەکی گەورەیەکە بێ لایەنی حکوومەت لایەنی دەسەڵات دەبێ تۆزێک بێتنەوە ئەم مۆزوعەوە ئەویش ئەوەیە پلەبەندی بۆ ئەو کەسانەی کە لەم بوارە خەریکن ئیشەکەن یعنی بەڕاستی کارەساتێکی گەورەمان هەیە لە کوردستان ئێستا مناڵێکی 18 ساڵان ئەگەر بڕواتە شوێنێک بەس بەمەرجە پارەی پێبێ یان پارە پەیاکە یان پارەی دەستکەوێت یان کەسێک دامی بکات پارەکەی پێ حکوومەت بێ فەرق ناکە بە ئاسانی ڕوا فیلمی درێژەکە کەس لێ ناپرسێ ئەی تۆ سیڤیەکە و چییە چێ ڕێگەی پێداوی تۆ سینەماکارێکی فیلمی درێژ بکەیت باسی ناوەڕۆک ناکەم بە هیچ شێوەیە ئەم باسی سانسۆر ناکەم باسی ئەماکەم کوا ئەو فلەبەندە کە کۆمپانیەک شەخصێک اختصاصێک بگات بەو ڕیزە کە بتوانێت ئۆکەی من ئێستا توانم بۆم هەیە کورتە فیلم بکەم ئێستا بۆم هەیە دۆکیومنتاری بکەم ئێستا بۆم هەیە فیلم کەسە ناسم لە ئیشی پێشوە چاچی بووە ئێستا درامای کردووە لە کوردستان بڵاو بووێتەوە و بە سەقەتی بریا شتێکی باشە بوو من نەمود ئۆکەی بیرکردنەوەکەی من غەڵەتە ئەم پلەبەندیە ئەبێت لە سندیکایەکی گەورەی هونەرمەندان و سینەما لە کوردستانە بێ دروست بکرێت و حکوومەت پشتگیریان بکە بۆ پلەبەندی دابنرێت ڕیزبەندی بکرێت سۆرانی فەهیم 5 خاڵ زیاتری نییە کورتە فیلمێکی کرد و خولێک چوە تەواو ڕایە 5 خاڵ زیاتری نییە لە 100 خاڵ نەگەیشتووە بە 7 حتا بتوانێت فیلمێکی درێژ بکات ئەگەر ڕۆشت و کردی لێرەیە حکوومەت مویمە دەسەڵات مویمە پۆلیس ڕێ لێ بگرێت نەخێر تۆ بۆ نییە تۆ مهڵەتی ئەمی شەو نییە نەک لە ڕووی ناوەڕۆکەوە بەس لە ڕووی تواناوە هێشتا خۆ نەسەلماندووە کۆمپانیاکە و نەسەلماندووە کۆمپانیا هەیە بەجارێکە بینیت ناوینراوە کۆمپانیا یان شخصەیە من ئەبینم 6 دەفتەری وەرگرتووە بۆ درامایەک لە شوێنێک سیڤیەکەی چییە یەک کورتە فیلم نییە لە سیڤیە ئەم پلەبەندی ئەبێ بکرێت و ئەبێ ڕێکارەکە هونەرمەندان دای بنن ئەمە ناکرێت دەسەڵاتەمەدان ئەبێ هونەرمەندان خۆیان کۆبنەوە لەسەر لەسەر با بڵێن پرۆتۆکۆلێک لەسەر یاسایەک کە باسی بەشی هونەریەکە ناکات باسی ناوەڕۆک ناکات بەس باسی ئەم لایەنە ئینتاجە کە پەیوەندی هەیە بە ئینتاجەوە بکات و حکوومەت پشتگیری بکات لە جێبەجێکردنی بڕیارەکانی ئەم ناوەندە ئەمە شتێکی زۆر مهمە لەکە هیوادارم دەسەڵات ئەم شتە بتوانێت بکات بۆ لەبەرەوەی دوایی دەرئەکەوێت
کە کام کۆمپانی کام شوێن کام شخص توانای ئەوەی هەیە ئەگەر حکوومەت بتوانێت هاوکاری بکات ئەمە پێگەی بەرزتر بێتەوە. بەس ئێستا تو بەکێ ئەیت پێورەکە و چییە؟ ئەو پێورە نییە لە کوردستانە هێشتا. با اینجا بینەوە لای ئێوە لای کەمپانیای مەستی فلم باسی ئەم پێوەرەشت کرد. ئێستا ئەگەر گەنجێک بێت حەز بە ئیشی هونەریەکە حەز بە ئیشی فیلم سازیەکە ڕوو لە کەمپانیای مەستی فلم بنێت کەمپانی مەستی فلم چەند پشتیوانی لێکەن چەند لەگەڵیان و حەزەکەمیتر لە ئێستا بە دواوە بینە سەر باسی مەستی فلم چونکە کەمپانیەکی دیارە و جێدەستان دیارە و ئیشی باشتان کردووە. حەزەکەم تۆزێ ڕوونکردنەوە لەسەر و بوارە بدەیت و بە ڕێزیشتان کەسێکی کاران لەوێ. زۆر زۆر سپاس. بەڕاستی لە ساڵی پار گۆڕانکاریەکی گەورە بەسەر کۆمپانیا مەستی فیلمە هات. کۆمەڵی ئیش و پرۆژە و پشتبوو کە خەریک بوو وزەی ئێمەی کەمە کردەوە چون بە چەند لایەنی جیاوازە خەریک بوو ئەڕۆشت ئێمە هاتین ئەم بەشانەمان کەم کردەوە. بە نمونە وازمان لە ئیشی ڕنتاڵ و کەلوپەل تقریبەن هێنا، وازمان لە هەنێک بڵاو کراوە و کتێب وەمانە کە زۆر پەیوەندیەکی ڕاستەوخۆی بە ئێمەوە نەبوو. چوزانم سیدی مۆسیقا کۆنسرت نازانم چی ڕاستە ئێمە لە پرۆتۆکۆلەکەمانە ئەمە هەیە، بەڵام ئێمە تقریبەن ئەمانمان کەم کردەوە لەبەرەوەی بە وزەیەکی باشتر بە خەتێکی ڕاسترا بڕین. لەم گۆڕانکاریە ئێمە هاتین بیریشمان لەمە کردەوە ئێ باشە ئەگەر لە دەرەوە کەس پەیوەندی بە ئێمەوە کردیسە گەنجێکە یان هەر کەسێکە ئێمە چۆن نەتوانین کاری لەگەڵا بکەین. پێورمان داناوە بەڕاستی پێورەکەمان ئەوەیە کە ئەمانەوێت چی بکەین لەگەڵ ئەم گەنجە، ئەمانەوێت فێری بکەین یان ئەمانەوێت لەگەڵ یا ئینتاج بکەین. ئەمە دوشتی زۆر جیاوازە لە ئێستای کۆمپانیای مەستی فیلمە، پێشتر وانە بووە. ئەمانەوێت چی بکەین؟ ئەگەر پێویستی بە فێربوونە بەبێ هیچ درێغێک ئێمە ڕێگەی بۆ خۆشە لە ڕووی زانستیەکەیەوە بێت حتا لە ڕووی خوێندنەکەیەوە بێت. ئەمە لەوانەیە ئێستا زۆر پێویست نەکەین ئەمە بڵێن. زۆر جار بۆ کۆمپانیا مەستی فیلم پارەی خوێندنی خوێندکاریەوە لە هونەرە کە تەواوی کات. لە هەمان کاتە چەندین بەرهەمی هاوبەشمان ئێمە دروست کردووە لەگەڵ زانکۆی سلێمانی و کەلوپەل و ئەو ئەجی زۆشتانەمان داناوە بۆیان کە ئەوان بتوان کارەکانیان بکەن و بتوانن وەکو فێرکاری نەک وەکو ئینتاج. بەڵام کە هاتە سەر ئینتاج ئیتر تۆزێک یاساکانمان ئێمە تون کردوەوە لە کۆمپانیا مەستی فیلمە. چون ڕاستیەکەی ئەمەیە ئێمە ئیتر زۆر نامانەوێت لەسەر ئەو باجتە حکوومەتیە کە هەیە لەسەرەوە ئیشکەین. تێگەیشتوین بە خولی یەکی فستیڤاڵی سلێمانی کە بە سپۆنسەر و بە دەوڵەمەندەکانی سلێمانی کرا و بە چەند جوانی کرا و دوای ئەوە کە لە خولەکانی ترەوە پارەی حکوومەت هاتنەوە فستیڤاڵە و چەند کێشە و ململانێ و گێچەڵی بۆ ئێمە دروست کرد و بۆ فستیڤاڵەکەش دروست کرد. تێگەیشتوین ئەگەر فکرەکەمان بیرۆکەکەمان پرۆپۆزەڵەکانمان خۆی بتوانێت بزنس پلانێکی باشی هەبێت و بتوانێت بزنسێکی باش بکات ئەمە زۆر باشترە تا بڕۆین بۆ لایەنە حکوومەتیە کە هەم حکوومەتەکە خۆی بەشێکی تایبەتی نییە کە بێت لەمە زۆر جوان تێبگات، هەمەوەی کە کۆمەلگا هەمووی وا ئەزانێت تۆ پارەی ئەوە خواردووە ئێکاکە ئەم وڵاتە پارەی فەرهەنگ و کللتوریشی هەیە لەوانەیە من بەشێکی وەرگرت ئۆکەی من وەری ناگرم ئێستا کەوایە وەری ناگرم. بەڵام لە هاوکاریەکانە من ئەڵێم ئاوامان لێ کردووە کردومانە بۆ چەند بەشەوە حتا لەگەڵ چەند فستیڤاڵێکە ئێمە با بڵێن دەرفەتی بەشداریمان بووە وەکو ساڵانی پێشوو نەبووە خۆمان نەڕۆشتین بە هیچ شێوەیە دەرفەتەکەمان بەخشیوە بە کەسانێکی تر کە زانیومانە ئەتوانن بڕۆن و کەڵکی لێ وەربگرن قەیچێکە با کۆمپانیای مەستی فیلم با ئەو کەسانێکە لێرە ئەندامن ستافن ئیشەکەن ئێمە ناڕۆین. بنمونە ساڵی پار ئێمە فستیڤاڵی فەجر 5 ئەکاونتمان هەبوو کە بتوانین بە شێوەی ئۆنلاین بەشدار بین لە فستیڤاڵی فەجری نێودوڵەتی تاران. یەک ئەکاونتمان بە خۆشحاڵیەوە دانەنا بۆ خۆمان هەر هەموویمان یا بە مامۆستای زانکۆ بە کەسانێکەوان لەو بوارە وەکو دەرهێنەر وەکو نووسەر و ئەوانی سفادەیان لێ کرد. ئەم ڕێگەمان باس کردووە بۆچی لەبەرەوەی ئێمە تەگەیشتوین حتا بەرامبەرەکەمان
براوە نەبێ ئێمە براوە نین. تا بەرامبەرەکەمان دوکانی شیرینی و پاقلاوای نەبێ ئێمە دەممان بە شیرینی خواردن ناگات. دوکانی بەرامبەرەکەمان ئەبێ شیرین بێ شیرینی تیاابێ ئەنجای ماتوانین دەممان و زارمان شیرین بێت. پرسیارێکی کە ئەمە با بڵێ ناری خۆمەیتر تۆزێکی کامەیە بچینە سەر پرسیاری برادران بزانین چه پرسیاریان هەیە. طبعا هەموو کەرتێک هەموو کەمپانیەیەک ئیش لەسەر ئەوە ئاکات بۆ ئەوەی بزنسەکەی گەورەتر و فراوانتر کات. گەلێ جارسێرەکە لەم دەڤەرە لەم ناوچەیە ناتوانێت گەشە بە بواری بزنسەکەی خۆی بات لە جێیەکی کە ئەتوانێت زیاتر باەخی پێ بدات. کۆمپانیای مەستی فلم بیری لەوە کردوتەوە ئیش بۆ پشتیوانی یان با بڵێن وەکو کۆمپانیای مەستی فلم هەستێت بە بەرهێمانانی فیلمێک لە ڕۆژەڵاتی کوردستان بێیان فارس بێ با تورک بێ با عەرەب بێ. بۆ نمونە من لە ئەمریکاوە لێرەوە من بۆ خۆم سیناریۆم هەیەومێ ئیشی تیا بکەم و ناتوانم بەرهەمی بێنم یەکێک لەوانە ئەو گرفتانەمە بەڵام فیلمەکە هەمووی لێرە ئەکرێت. کەمپانیای مەستی فلم ئیشی بۆەوە کردووە بۆ ئەوەی دامی ئەمە بکە بەو ئیشە هەسێت بەیانی ئەگەرم فیلمی من لێرە بفرۆچرێ ئەمە ئەمریکایە و بە زمانی ئینگلیزیە و بکەوێتە جیهانەوە. کۆمپانیای مەستی فلم خێرێکی زۆری لێکە. لە چەند ڕۆ کردومانە یەک لە ڕووی بڵاوکردنەوەی فیلمی دەرەوە لە هەرێمی کوردستان. ئەمە باوەڕ بفەرمو کەمترین ڕێژەی قازانجی بۆ ئێمە بووە زۆرترین ڕێژەی قازانجی بۆ خاوەنی ساڵۆنی سینەماکە بووە. یعنی شکر ئێمە چەند فیلمێکمان کە هێناوە لە هەرێمی کوردستان بڵاومان کردوێتەوە و بینەرە و ڕێژەی بینەرێکی باشی هەبووە توانیوێتی ئابووری ئەو ساڵۆنە سینەمایە تۆزی بەرزتر بکاتەوە هیوا و ئومێدی ئەوەی تیابێت کە بتوانێت ئیشێکی باشتری بکات. لە ڕووی ئینتاجەوە ئێمە توانیمانە تقریبا ئەتوانم بڵێم توانیمانە یەکی لەو کۆمپانیانین کە دەگمەن کۆمپانیانین کە توانیمانە تااقەت و وزە و زانستێکە لە ڕۆژەڵاتی کوردستان یان حتا لە ڕۆژاوای کوردستان لە باکووری کوردستان لە هەر شوێنێکە هەبێت لە پرۆژەکانی خۆمانە کۆمان کردوێتەوە. ئێمە بەنمونە ساڵی پار درامایەکمان بۆ کەم درامایە باوەڕم فەرموو کە ڕۆژی تەوێ بۆیە 4-5 زمانە بزانیایێت لەبەرەوەی هەم کوردی 4 پارچەکەی تیا بوو هەم عەرەبی تیا بوو هەم فارسی تیا بوو هەم لە هەموو بینێکی تیا بوو بەبێ ئەمە کە ڕەگەز پەرستانە سەیری ئەم مەوزوعە بکەین. نەخێر ئێمە خەریک بووین هونەرمان کردووە لە ئەخیریچە چیرۆکێکی کوردی شاری سلێمانیمان باس کردووە و باسی کێشە و ململانیەکانی ئەم شارەمان کردووە تایە. و چەند پرۆژەیەکی تری هاوبەشیچمانە هەیە بم زۆر حتا بنمونە ئێمە ئیڤنتێکمان هەیە کە لەم ئیڤنتە بەس باسی پەرەسەندنی سینەمای کوردستانە کە هەفتەیەک لە وڵاتێکاکرێ و دوو هەفتەیەکیان لە کوردستانەکرێ و هەفتەیەکیان لە وڵاتێکی ترایسە بنمونە ئەتوانێت ئێران بێت تورکیا هات شوێنێکی تر. ئەم هەفتەیە سینەماکارانی کوردستان بە تایبەت ئەوانێکەوان لە بواری بەرهەمهێنان و پرۆدەکشنە ئەمانە ئەیان بینە ئەو وڵاتە و لەوێ ئەو توانە و توڵسانە کە لەوێ هەیە ئەیبینن و بەعەکسەوە هەفتەیەکی تری کە هەیە یە وڵاتانە یێنێرەوە و چەند پرۆژەیەکی زۆر باشی تەرجمە هەیە بەدەستمانەوە و لە زمانەکانی ترەوە تەرجمەکردن بۆ با بڵێن لە بواری سینەمات تەرجمە بۆ کوردی یان بەعەکسەوە. ئەمانە ئەم ئیشە هاوبەشانەیە کە ئەتوانێت ئێمە بژینێت لەبەرەوە کە پارەیەکی زۆر لە دەور و پشتی ئێمە هەیە کە ئێمە توانین لێرە بەکاری بێنین و شکر بۆ خوا توانم بڵێم لە کۆمپانیای مەستیفیلمە گەیشتوین بۆ قەناعەتە کە حتا پارۆیە زیاتر بڕاتە دەرەوە لەم کۆمپانیا پارۆیەکی زیاتر یەتلام. ئەمە هیچ لایەنێکی ئاینی و مەزهەبی وەمانە نییە نەخێرە ئەمە هەر لایەنێکی ئابووریە کە من بەقاڵی سەری کۆڵانەکەم دەوڵەمەند بێت منیش دەوڵەمەندە بنەوە. ئەمە زۆر ئاسانە. بەقاڵەکە چۆن دەوڵەمەندە بێت لەوەی کە من کڕیاری بم. دوو لایەنەیە. ئێمەش ویستمانەوە ئەمانەوێت لە داهاتووی کۆمپانیای مەستی فیلمە لێتان نەشارمەوە هەنێ تاکڕەویمان بووە پێشتر کە هەمومان سڕیوەتەوە. ئەو تاکڕەویانە بە هیچ شێوەیە ئیتر لە کۆمپانیای مەستی فیلمە ڕوونایە ئینشاڵڵا بە هیچ شێوەیە لەبەرەوە تاکڕەویانە وای لێککردین کە تۆزێک
نەتوانین بەو جۆرێکە ئێستا ئەمانەوێەوە لە دڵمانە خزمەت بکەین. ڕاستە ئەمە کۆمپانیای ڕاستە کەتی تایبەتە ڕاستەمانەوەی پارە پیاکەن، بەڵام خۆی گشتێکی بێ خزمەتێکیشی تیا بێت بە خۆمان بە کۆمەڵگاوە بەو کەسانەی کە ئێمە مەدیونیێوانی. کاک سۆرانگیان، من لای خۆمەوە دەستخۆشیت لێ یەکەم، زۆر زۆر سوپاس دەکەم. حەزەکەم بزانم برادران کە پرسیاریانەیە پرسیارەکانی برادران چیە، گەر شتێکی کەت ماوە پێشوی بچینە سەر پرسیارەکان لە خزمەتان بفەرموویت. زۆر زۆر سپاس، من لە خزمەتیەوە. جگە لەمە کە دەستخۆشیتان لێ بکەم، بەڕاستی ئەم ئەرکەی ئێوە ئەم شتێکە ئێوە ئەیکەن ئەمە ئەگەر لە ناخەوە نەبێت ناکرێت، دیارە لە ناخی جەنابتەوە و لە ناخی ئەو برادرانە کە فیلمسازان بەڕێوە بن هەڵەقڵێت و دەستخۆشیتان لێکم بۆ دەبەرەوەی ئێمە خۆمان میدیاکارین، بەڵام با بڵێن دەموگوێیەکی زۆر باش نین. میدیایەکی وەکو ئێوەمان پێویستە کە کێشەکانی خۆمان چارەسەرکاتەوە لە ناو خۆمانە. بیرکردنەوەکەمان ئاوا نەبێت کە دکتۆرێ نەخۆش ناکەوێت. نەخێر ئێمە میدیاکاریش پێویستمانە بە میدیایەکی وەکو جەنابەت کە بە نەخۆشینەکانی ئێمە، بە کەموکڕیەکانمانە، بە کەمبوونی ڤیتامینەکانمانە، بە هەموو شتێکا بڕاتەوە و تێبگەین لەکوێ کەمە لەکوێ باشە ئەتوانین زیاتریشی تیا بکەین. وێ ڕای دەستخۆشی هیچی ترم نییە. قوربانە بم چاوەکەمیت کاک سۆرانگیان. ڕاستیەک هەیە، ئێمە وەکو فیلمسازان، من لای خۆمەوە ڕێگە بە کەس نادەم بێ لێرە ململانەیە بکات یان دەستەواژەی زبر بەکاربێنێت بۆ بەرامبەرەکەی، بەڵام بە بێ جیاوازیش حەزەکەم لە دەرگای هەموو کەسێکتان بەم، هەموو کەسێک کە وانەیەک بتوانێت بڵێتەوە سوودی هەبێ، نەک بۆ من پیرم بەتەمەنم نامێنم، بەڵام نەوەیەکی کە دێتە ئاراوە ئەم وانانە ببن بە سەرچاوە، ببن بە کتێبخانەیەک، ببن بە فیلمخانەیەک، وابێت فیلمسازی نەوەی داهاتوومان لە هەموو کوردستانی گەورەیە سوودی لێ ببینێت. ئیتر خۆیە بە هیچ شێوەیەک ڕێگە بەوە نادەین کە با بڵێن تووشی ئەو تاکڕەوێ بین وەکو جەنابەت باسە کرد. نەخێر، حەزەکەین هەموو کەسێک بێت، ڕوو لە هەموو کەسێکەنین بە تەنازولی نازانم لە هەموو کەسێک کە پاڕێمەوە با بێ لێرە وانەیەک بڵێتەوە، وانەکە بۆ مێژووە مێنێتەوە، تەنازولەکەی منەسڕێتەوە، نامێنێت. اینجا لێرە کۆمەڵی برادر ڕێز و سڵاویان بۆت هەیە، لەوانە ڕووناخان، تریفە حەسەن وە برادرانی تری زۆرن. برادرێکش ئابرا کاکچیا دۆستی شەروا سڵاو ڕێزی بۆت هەیە. برادرێکش گلەیەکی لێت کرد، من کۆمێنتەکەیم سڕیەوە، بەڵام ئەویش لە خۆشەویستیم بۆ برادرە و بۆ هەردووکتان، چونکە ئەم سەکۆیی ئێمە سەکۆی گلەیی نییە، هەمومان خۆشەویستین، هەمومان جێ ڕێزی تایبەتی یەکترین. حەزەکەین لەم سەکۆیەوە ئێمە سوود لە یەکتری وەربگرین. برای ئازیز، ناود نایەنم، زۆرم خۆشەویت، بەڵام بۆیە کۆمێنتەکەتم سڕیەوە. حەز ناکەم لێرە لەم پلاتفۆرمەوە کە پەروەردەییە ئێمە زمانی گلەیی و زبر بەکاربێنین. قوربانە بم، داوای لێبوردنەکەم. کاک سۆرانگیان لە تۆش داوای لێبوردنەکەم. قوربان، من ڕێز و سڵامێ بۆ هەموو برادرانە و ئەو برادرەی کە گلەیی هەبووە، ڕێز و سڵاوێکی تایبەتی مێ بۆ ئەویش کە نازانم کێیە. هیوادارم دوای باخۆیت پێوە بکە و لە بینی خۆتانە قسە بکەنەوەیان جێ. بەڵێ وایە، بەس من ئەوەی کە وەکو من بیر ناکاتەوە لای من زۆر محتەرەمترە. خۆشحاڵە تاکیدە، ئەو بۆچوونە زۆر جوانە، ئەو بۆچوونە زۆر جوانە، خۆشحاڵم بەوە. کاک فیلمساز حەسەن جوودی، ئەڵێ سڵاوتان لێبێت. بەڕای من کاتێک فیلمێکی کوردی بەرهەم دەهێنرێت، هەر تەنیا بۆ ئەو 6 ملیۆن کەسەی باشوور بەرهەم ناهێنرێت، بەڵکو ئەبێت وا بیر بکرێتەوە بۆ هەموو کورد بەرهەم بهێنرێت کە نزیک بە 50 تا 60 ملیۆن کەسین. هەروەها هەر تەنیا فیلم بۆ کورد بەرهەم ناهێنرێت، دەکرێت فیلمی کوردی بازاری سینەمای جیهانی پڕ بکات لە بەرهەم. لەگەڵ ڕێزم بۆ ئێوە هەر بژین. بەڵێ تەواو قسەکەیان تەواو لە بابەتەکان شە باسمان. بەڵێ ڕووناخان
منیش کا حەسەن لەگەڵ لەو ڕایی تۆم و لەگەڵ ڕای کاکسۆرانم یعنی بە دڵنیاییەوە ئەگەر ئێمە فلیمی کوردی نەگا بە دنیا ئێمە ناتوانین شوناسی خۆمان بە دنیا بگەێنین یعنی یەکێک لەو چەمکانەی کە شوناسمان بوونمان بە دنیا بناسێنرێت کە لە سیاست زۆر زۆر بەهێزترە فیلمە ئەمە بێزگە لە گۆرانی و مۆسیقا و هونەرەکانی تر و کۆمەڵە چەمکی تریشەیە ڕووناخانیش پرسیارێ وا بزانم پرسیارڵێ بەداخەوە دەسەڵاتی کوردی تاکو ئێستا هۆڵێکی سینەمایان دروست نەکردووە کە ئەوە گرنگترین شتە لە هەر شارێک ئەبێت هەبێت جا ئێستا چۆن یارمەتی دەری سینەمەکارانە بێت هۆڵی سینەما بەڕاستی بەشی بڵاوکردنەوەی فیلم لە کوردستانە زۆر زەعیفە زۆر لاوازە کێشەکانیش زۆرن کاکە سەرکەوت ئێستا ئێمە سینەمایەکمانەیە لە هەولێر سینەما ئەمپایر تقریبن 7 ملیۆن دلاری تیا سەرف کراوە فیلممان لەوێ داناوە فیلمێکی زۆر باشی کوردی 200 تکت فرۆشراوە ئەم سینەما 7 ملیۆن دلاری بە چی ئیشکات ئەبێ بڕوا بۆکس ئۆفیس بێنێت فیلمی وڵاتانی تر بێنێت بینەری ڕێژەیەکی زۆری بینەری ئەو گەشتیارە عەرەبانن کە لە کوردستانن و ئەوەش بەداخەوە بەشی بڵاوکردنەوەی فیلم لە کوردستان کێشەیەکی زۆر گەورەی تایە کە باوەڕ ناکەم لە مەجای ئەم بەرنامەیە بگونجێت ئەوە بێت کەسانێک اختصاسێکی زۆر باشتریشیان هەیە لە من دابنیشن و بەڕاستی بەرنامەیەکی بێ لەسەر بکرێت و داوەتی ئەو سینەماکارانە بکەن بە نمونەیەکێکیان کاک ڕەوەز کە سینەما سالم بەڕێوە ئەبات ئەبینم بە هەموو جۆدی خۆیەوە خەریکە ئیشەکات بۆ ئەو سینەمایە بۆ دروستکردنی پەروەردەی سینەمایی فیلم دائنێ بۆ خێزان فیلمی خۆڕایی دائنێ بینە دروستەکات شوێنەکانی تریش سیتی سینەماش بە هەمان شێوە ئەبینم زۆر هاوکاری ئێمە و شوێنی ترەکات بەڵام هیوادارم هەر عالم کەناڵی جەنابتانەوە بەرنامەیەکیان بۆ بکرێ باو بە ڕێزانەش بێن و قسەی خۆیان و گلەی خۆیان کرد من بەڕێوبەری سینەما ئەمپایری هەولێر وە بزانم خەڵکی لوبنانە قسەیەکی کرد وتی تخوا کاکە تۆ ئەگەیتە لای بەرپرسەکانی کوردستان وتم بۆ وتی تکاو لێ ئەەکەم ڕێگە بگرن لە تەلەڤیزیۆنەکانی کوردستان وتی تەلەڤیزیۆنی ناوخۆ نەک سەتەلایتەکان فیلم هەیە لە بۆکس ئۆفیسە 4 ڕۆژەدا بەزیوە تەلەڤیزیۆنی ناوخۆ بڵاوی کاتەوە بینەری سینەما نەما ئەوانیش کێشەوەی خۆیان هەیە ئەوانیش مەعاناتی خۆیان هەیە هیوادارم کە دەرفەتی بدرێ وانیش بە دڵنیاییەوە ئەوە یەکێکە لەو خاڵانەی کە کاریگەری تەواوی لەسەر پیشەسازی سینەمای کوردی هەیە و کە کاریگەری تەواوی لەسەر پیشەسازی سینەمای کوردی هەبوو کەواتە سینەمای کوردی لە گەشە پەک ئەخات ئەوە ئەبێ ئیشی بۆ کرێنجا من لای خۆمەوە پێشنیارم کردووە مەسەلم وانێ لەو برادران ناگەرین بێت تاک بێ یان دوان و سیانیان بێن حەزەکەم شتێکی وا بکەین بەرنمەیەکی وا بکەین و بەڵێ قسەی ئەو برادرە لوبنانیە زۆر زۆر دروستە فیلم لەم وڵاتە لە ئەمریکاوی کە من بینیومە فیلمێک کە ئەکرێت هەر کەسێک کات لە ماڵانە ئەمریکی خۆی من بڵێم وەرە با سەیریان فیلمە بکەین وڵا دوێنێ کۆپیم کردووە بەس سوتفە لە زمانم دەرچێ بڵێم کۆپیم کردووە ئەو برادرە نایە سەیری کات ئەڵە یاساغە من تووشی مەسوولیاتە بم نایکەم و ئەشڵێ خیانەتی وەتەنیە ئەمە چاچەند لە کوردستانە ئەم وشەی خیانەتی وەتەنی ماوە ئەمە زۆر قورسە ئەو خیانەتی وەتەنیە ئێستا لە کوردستانە ڕۆشتووە اینجا من نامەیە بچینە سەر ئەو بابەتە پرسیارێکی کە هەیە کا حەسەن جوودی بزانم پرسیاری کردوڵە بەشێکی زۆر لە کۆمپانیاکانی بەرهەمێنانی فیلم سەر بە حیزبەکانی دەسەڵاتن دەسەڵاتی کوردی چەندین فیلمی کوردی قەدەخە کردووە تەنانەت کار گەیشتۆتە ئەوەی لە ناو فیستیڤالەکانە فیلم قەدەخە کراوە بەڕای من پێویستە کۆمپانیاکانی بەرهەمهێنانی فیلم چەندە لە دەسەڵات بە دوور بێت ئەوەندە دەتوانێت بەرهەمەکانی لە ڕووی چەندایەتی و چۆنایەتیەوە بەرەو پێشەوە ببات بەڵێ لەم باسی ئەمەشمان کردیتە باسی ئەمەمان کرد کە تۆ ئەگەر چاوەڕوانی دەسەڵات سینەمات بۆ بکات ئەبێ چاوەڕوانی ئایدۆلۆژی و چاوەڕوانی سیاسەتیش بکەیت هیچ مەجالێکی تیا نامێنێ بەڕاستی
بەڵام من کۆمپانیایەکی ئاوا ناناسم لە کوردستانە زۆر حیزب داینابێت یان من شتێکی ئاوا بەڕاستی وەکو کۆمپانیا ئاوا زەق بڵێن فلان هەیە لە ئینتاجی با بڵێن ڕێکلام و شتانە چەند شوێنێکی حیزبی زان چەند کۆمپانیایکەندا ناویش لەبەرەوە پارە پەیاکات پارەی حزب بۆ فیلمم بینیوە بەڵام پارەی حزب بۆ کۆمپانیا بیکا بە فیلم ئەمەم تقریبا زۆر نبینیوە لەوانەیە مەبەستی بە ڕێزیشیان هەر ئەو فیلمانە بێت کە بەو پارانە بەرهەماتون بەڵێ ئەگەر ئەوەیان جیایە بەڵام کامپانیا لە هەموو جەیەکی دنیا ئەگەر پشت بە حزب بەستێ بە تایبەت لە کوردستان پشت بە حزب ببەستێت ئەوە ناتوانێت گەشە بە بوارە پیشە سازیەکەی خۆی بە چونکە بەس لە دەڤەرێک لە ڕەنگی سەوزایە لە ڕەنگی زەردە تەواو بەس لەوانەیە بەرهەمەکانی فرۆشرەیە بەرهەمەکانی بڵاوە بێتەوە ئیتر ناڕایە عنی بەس تەڕەتیزە بفرۆشێ ئەگەر سەر بە کەمپانیای سەوز بێ باوەڕدە بێ لە زەر نایکردن بەداخەوە لە وڵاتانە حیزبەکان پشت بە کۆمپانیا بەستێ بە کۆمپانیاکانمان پشت بە حیزب بەستین دڵیایە وایە کاک چیا دۆست ڕەسوڵ ئەڵێ کاک سۆران چۆن لینک بین بە بازاڕی سینەمای دنیا بە تایبەت بۆ کورتەفیلم و دۆکەمنتاری ئەمەیان بەڕاستی من ئێسش لەوانەیە هەنێ وڵامی سەرەتاییم هەیە بۆمە بەڵام ڕاستیەکەی ئەوەی ئەمە چەند کەسێکمان هەیە کە اختصاسی ئەم شتانیان هەیە وە کۆمپانیای بڵاوکەرەوەی فیلمیان هەیە لە هەموو دنیا کاک چیا دۆست ڕێز و سڵاومەیە بۆ کاک چیا دۆست هاوڕێکی عەزیزم من هیوادارم کە ئەو برادرانە بێن ئەمانە وڵام بنەوە بۆ کۆمەڵێک گیر و گرفت و کێشە هەیە لە بڵاوکردنەوەی فیلم و فرۆشتنی بازاڕی فیلمە کە ئێمە لێ نازانین بنمونە من جارێکیان لەگەڵ کاک بەهمەنی قوبادیە باسی ئەومە کرد باسی یەکی لە فیلمەکانی بوو ئێستا بیرم نایەکان فیلمی بوو باسی فرۆشتنی بوو وتی سۆران باوەڕ ناکەی کە لە کۆمپانیاکەەوە ئینڤۆیسم بۆیێتەوە کە سەیری یەکەمە بینم هیچ حتا پارەی قەڵەمی کۆمپانیاکەی خۆیان لەسەر داهاتی فیلمەکەی من حساب کردووە و دوایە بینی من هیچم دەستکەوت نەبووە لەبەرەوەی ئەو فیلمە ساڵانێک من ڕۆشتم لەگەڵ ئەو کۆمپانیانە ئەقدم کردووە کە ڕاستە فیلمەکە ئەفرۆشێ بەڵام بە پێی یاسا و گرێبەستەکە کە لەگەڵ مناکردوێتی هیچ پارەی ناداتەوە بن خۆ ئەمە غەڵەتی کاک بەهمەن بووە لەو کاتایە کە نەیاوە بە کۆمپانیایەکە ئەم شتە بکات بەڕای من کاک چیا دۆست ئێمە ئەبێ کۆمپانیای بڵاوکەرەوەمان هەبێ لە کوردستانە و بێنە میشانە بکەن چەند کەسێک بوون چەند برادێک بوون چەند هەوڵێکیانە هەنێکیان باش بوون هەنێکیان توانیان ئیشکەن هەنێکیان نیانتوانین بنمونە لە ڕۆژهەڵاتی کوردستان کاک ستاری چەمەنی گۆڵ کۆمپانیای سەدپاک فیلمی دانا و بەس فیلمی بڵاوە کردەوە ئینتاجی ناکرد هیچ شتێکی تر ناکرد بەس فیلم بڵاوە کردەوە لە دنیا یان بۆ بازاڕی فیلمەکان یان بۆ فستیڤاڵەکان وێتوانی کارتیا بکە اختصاسی من نییە و بەخۆم ڕێ نادەم ئێستا من ڕێگەیەک بە جەنابەت بڵێم کە لە داهاتووە بڕۆی بە غەڵەتێکی گەورەیە بەڵێ ئەوە کاک چیا دۆست برادێکی کەمانی هەر لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەلم ڕۆژانە کاکە دریس عەبدی پێی ناسانم کە بەو ئیشانە هەڵەسن جا بانگێشتم کردووە لایڤێکمان بۆ بکات لەم لیستەمانایە وا بزانم لە دووسێ لایڤیکەیە ئەتوانی پرسیارەکەت لەوێ بکەیت و من وەڵامم هەیە بۆ پرسیارەکەت بەڵام حەزەکەم مادام لەو لایڤەیە لەو لایڤە بێ باشترە چونکە منیش نامێ بچمە ناوەنێ وردەکاریەوە کە تایبەتمەندی ئەوە بە دڵنیایەوە بڵاوکردنەوەی فیلموەکو کاکسۆران باسی کرد یەکێکە لە کارە سەرەکیەکان چونکە عنی تۆ فیلم بۆ ئۆکێ ئەگەر بۆ بڵاوکردنەوە نەبێ ئێکە بڵاوی شت کردەوە ئەگەر داهاتی بۆت نەبوو تۆ ناتوانانی جارێکی کە فیلم بکەیت یعنی ئەمە یەکێکە لەوەی کا تۆ ئەبێ زۆر ئاگاد لێبێ کۆمپانیەکانی جیهانیش هەمویان فریشتە نین ئەوانە کۆمپانیایەکی بازرگانین کەسێکە نیژ لەوە سەرەواکەن دەردی کاک بەهمەن وتی قەڵەمەکەی دەستی لەسەر تۆ حسابەکە و ئەشیکات یعنی هەمووشی بەڕێی یاسایی لەگەڵتاکە لە هەموو وڵاتانە هەیە بەڵام ئەوە ئەبێ لە ڕێی کەسانێکی پسپۆرەوە بێ بۆی سنووری بۆ دابرێت ئەوە باو پرسیارە بێڵینەوە بۆ ئەو ڕۆژە کاکچیاوی جان بەو هیوایم لەو ڕۆژەیە لەگەڵمانابیت لە خزمەتە برادێکی کەمان کاک لوقمان قاسمی ئەڵێ زۆر سوپاس بۆ پرۆگرامەکەتان بەڕاستی تا ڕۆژێک دەرهێنەرەکان چاوەڕوانی دەستی حزبەکان بێت سینەمای کوردی بە ئاستێکی بەرز ناگات کاک سۆران بۆ ئەم چەند
کۆمپانیای سینەماییە کە لە کوردستان هەیە بنیادێکی سینەمایی یان مالیکی کوردی سینەمایی دروست ناکەن، ماڵێکی سینەمایی کوردی دروست ناکەن کە پشتگیری هونەرمەندان بن بۆ کارێکی بە تایبەتکردن وەکو بەرهەمهێنانی فیلم و هونەری باش. سوپاس. ڕێز و سڵاومێ بۆ کاک لوقمان قاسمی. کاک لوقمانیان کۆمپانیای بەرهەمهێنەری فیلم هەیە، داوەتم کردووە وتومە وەرە کۆمپانیاکە ئێمە قاوەیە بخۆینەوە و یەک بناسیین. ئێستاشی لەگەڵا بێ لە 1 ساڵی ڕابردووە ناتوە دابنیشین قاوەیە بخۆینەوە پێکەوە. بۆ لەبەرەوە ئێمە بەغەڵەت فێری بازار بووین. لە مارکێتینە بازار ئەبێ هەردوو لا براوە بن. ئێمە بەداخەوە لەم کۆمەڵگایە لەم کولتورەی ئێمەیە لە شەرق لەوسەد مەبەستن تەنیا باڵێن کورد نییە، لە ڕۆژەڵاتی ناوەڕاست وا هەستەکەن ئەبێ من ئەمە بفرۆشم بە کاک سەرکەوت، خوا حافیزیتی چیلیەکە من نازانم بە کەڵکی یاد ناوجان حەقم چیەوە من فرۆشت. ئەمە کولتورەکەی ئێمەیە وانە. ئەمە بووەتە هۆی ئەوە کە ئەو چەند کۆمپانیا کە جەنابە باسیەکەی بەڕاستیەوە نەتەبانین دابنیشن پێکەوە قسە بکەین. یان شوێن هەبووە ئێمە لەگەڵ کۆمپانیایەکی بەرامبەر من پەیوەندیم پێوە کردوە، وتومە کاکە پرۆژەیەکی ئاوا لە دەرەوەی هەرێمی کوردستان هاتووەتە هەرێم، من ئەمە نەسعرم پیاون، ئاگادار بە تۆ زۆر لەمە کەمتر مەیە، قەینا با تۆ بیبێ، با تۆ کۆمپانیایەکی تری با تۆ بیبیت، من هیچ کێشەیەکم نییە، بەس تۆ ئەبینەمەوە بازاڕەکەی شکانەوە تێکیاوە، باوەڕی بە قسەکەی من نەکردووە. من لە ئێران بووم ئەو کاتە لە کۆمپانیایەک لە هەولێریشمە کرد، پرۆژەیەکی سینەمایی پەیوەندیان پێوە کردوون بۆ کەلوپەل. پێمان وتون کاکە 130 لە سلێمانی ببن، ئێمە 170 لە هەولێر کەلوپەلتان بۆ نێرین. کۆمپانیا هەیە لە سلێمانی، داناکەریم هەیە، چێ هەیە، ئەوە هەیە کەلوپەلیان هەیە، ڕەنتاڵ هاوسن، 130 لای ئەوان ببن، ئێمە ئەو 170کەی بە سعری ئێران پێتانە دێن، کێشەمان نییە. نەخێر، پرۆژەیەکی 6 دەفتەری حاضر نەبوو بڕغۆیەکی سلێمانی بەکاربێنێت. ئێمەش پێمان نەدان، بەڵام حەلەکەی بوو بەچی؟ سینەمۆبیل لە ئێرانەوە کۆتەڕێ هاتە سلێمانی، ئەو بازاڕەکە ئەیتوانی هی مەستی فیلم و هی با بڵێن دانای سینەمۆبیل و کێ بێ ڕۆشتە دەرەوە. تەبانین کاکە قاسم ئەگەر غەڵەت نەبم. کاکستار چەمەنی ئەڵێ سڵاو ڕێز بۆ خۆتان و میوانەکەتان تکایە بەشێک لە پرۆگرامەکەتان سەبارەت بە بوونی سینەمای کوردی دابنێن. کاکستارجان، ئێمە بەسەتوانین بانگێشتی فیلمسازان کەین کە بێن باس لە سینەما بکەن لە هەر چەمکێکی فیلمسازی. اینجا زۆر برادەرمان هاتوون باسییان لە بوونی سینەمای کوردی کردووە، باسییان لە شوناس کردووە، باسییان لە هەموو تەوەرەکان کردووە. ئیتر بوونی سینەمای کوردی وابزانم بە یەک چەمک نییە. ئێستا هەر ئەم وانەیە کاک سۆران بۆ خۆی ئەمیش یەکێکە لەو بەشانە کە باز لە چۆنیەتی دروستبوونی بوونی سینەمای کوردیەکەین. وابزانم وەڵامەکەم گەشت. زۆر سوپاس کاکستارجان. کاک چیادۆست سوپاسی هەردوو لامانەکات. کاک سۆرانجان، من لێرە هیچ نەما و پرسیاریش نەما، ئیتر ئەگەر لای تۆش کات درەنگە ئەگەر هەر شتێکت هەبوو لە خزمەتین. ڕێز و سڵاومەیە بۆ ئەو کەسانەی و برادرانەی کە دانیشتن تا ئێستا سەیری بەرنامەکەیان کرد، دەستخۆشیشمەیە بۆ ئێوە و کاکستارگیان. ڕێز و سڵاومەیە بۆ جەنابەت. زانم لە دەرەوەیت، لە کوردستان یان لە ئێرانیش نیت، هیوادارم لە هەر شوێنەکەیت کە سەرکەوتوو بیت و بتوانی بەردەوام بیت. چاوەکەمی سوپاس دەکەم. بەو هیوایی بتوانین خزمەتێ بکەین بۆ ئایندەی فیلم سازانی کورد. چاوەکەمی کاکسان. ئینشاءالله. کاتێکی خۆش.